ئێوارەتان باش و ڕێزان بەخێر بێن خۆشحاڵین لە 11مین چالاکی ساڵۆنی فکریە بە خزمەتانەگەین. ئەم ئێوارەیە کاک نەوزاد جەمال لەسەر سەرچاوە فەلسەفیەکانی هیزری تاگەرایی، مرۆڤبوون لە نێوان بیری تاگەرایی و کۆمەلگەراییە قسەمان بۆکە و گفتوگۆی ئەو بابەتەکە. مامۆستا نەوزاد بەکەلۆریوس و ماستەری لە زانکۆی ئەمستردام لە هۆڵندا و دکتۆراکەی لە زانکۆی سەلاحەدین هێناوە لە فەلسەفەی مۆدێرنەیە، کانت و فەلسەفەی ئەڵمانی. ژمارەی کتێبی هەیە کە ڕەنگە 14-15 کتێب ئەوانم بێت، چەند کتێبێکی لە تازە چاپکراوەکان بەناوی فەلسەفەی سیاسی و کۆمەڵایەتی، فەلسەفە و فەیسبوک، سینەما و فەلسەفە. ژمارەیەک توێژینەوەی لە جۆرناڵەکان وڵاوەتەوە و ئێستا توێژەرە لە دەستەی کوردستانی بۆ لێکۆڵینەوەی استراتیجی. ئەم ئێوارەیە بۆ ماوەی 30 خولەک ئەو باسەکی خۆی پێشکەشەکە و دواتر لەگەڵ بەڕێستانای گفتوگۆیەکەین. دووبارە بەخێر بێن و سوپاس بۆ مامۆستاش کە ڕازی بۆ میوارەی لە خزمەتیابی. سپاس دەکەم. هەموو لایەک بەخێر بێن، ڕۆژێکی شاد بۆ ئێوە. سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی بارودۆخەکە ئێستا لە جۆرێکی وەکو چۆنەڵی لە ورژاندن و خۆشاندنێکدایە و هەڵبژاردنوشت لە ئارەدایە، دیارە و قەڵبارەکەی خوارەوە پەیوەندی بەوە هەیە. لەوانەیە هەندێک برادەر و بەڕێز نەتوانن لە کاتی خۆیان بێن. بەرحاڵ من دەست پێەکەم. من ئەو بابەتەی کە ئیمڕۆ ئامادەم کردووە ئەمەوێت لەسەر ئیشکالێتی قسە بکەم لەسەر مەسەلەی تاکبوون و جڤاتگەرایی کە لە فەلسەفەی سیاسی کۆمەڵایەتیدا لە کۆتاییەکانی سەدەی ڕابردوودا لە وڵاتانی با بڵێن خۆرئاوا و لە ئەمریکا بۆ ماوەی وتوێژ بەڕاستی. بەڵام پێشەوە من باسی ئەوە بکەم، ئەمەوێت سەرەتا ڕەگوڕیشەی چەمکی تاگەرایی بدۆزمەوە بۆی بتوانمەوە سەر بچمەوە سەر بەرج و بناوانە فەلسەفەکەی خۆی لەکوێ هاتووە وە سەرەتا وەکو چۆنەڵێن باشترین میتۆد لە میتۆدی زانستیوانەی لە بواری توێژینەوە ئیژەکەن ئەڵە نەگەر بتەوێت و هەر بابەتێک لە دەرگاکەی بی بۆی بیناسیت توێژینەوەی لەسەر بکەی باشترین شت وایە بگەڕێتەوە پێناسەکەی بۆ واتای چەمکەکەی لە فەرنگەکاندا. بەڵام کێشەیەکمان هەیە ئەوەی لە فەرهەنگەکاندا پێت ئەڵێن و پێت ناڵێن سەبارەت بە تاگەرایی. ئەوەی کە پێ دەڵێن واتە باوەکەی لەوانێ جەنابتان زۆر بەتانلاتەن ئاشکرا بێت و ئەمەی کە یەڵێم دووبارەیە تاگەرایی لە وشەی تاکەوە هاتووەکو لە فەرهەنگی ئازادی باشێشەکە لە فەرهەنگە باشەکانی کوردی کە ئۆکسفۆردی وەجێڕاوە هەندێک شتی تایە وشەی بە ئەو بوشەی تاگەرایی داناوە سەر بەخۆی داناوە بۆ تاگەرایی تاگڕەوی داناوە کە لای من تاگڕەوی زۆر جوانترە بەڵام دوای باسیەکەم تاگڕەوی بۆ وشەیەکی نەرێنی لیکیانداوە بە دەسەڵاتی تاگڕەوە بڕاستی کە پەیوەندی بۆ نییە. هەروەها سیفەتی ئیندیڤیدوالیست کەتیژی تاکخواز ئەو کەسەیە کە شوێن هیچ کەس و بیر و باوەڕ و کۆمەڵ و حیزب و ڕێکخرا و ئایدۆلۆژیاک ناکەوێت. ئەمە ئەو پێناسەیە کە لە فەرهەنگی ئازادیە دایناوە لە ڕووی فەلسەفی شەوەسم بریتێ لە سەربەستی بایەقدان بە تاک ئەوەیە کە تاک بۆ بڕیارەکانی بیر و بۆچوونەکانی گۆشەنیگای جیهان بینی هەڵز و کەوتی تێگەیشتنی لەگەڵ جیهان و دەوروبەردا بۆ هیچ سەرچاوەیەک لە خوونەریت و کۆمەڵگا و بیری زۆرینە و ئاین و ئەم شتانە ناگەڕێتەوە. یاخود با بڵێن کە ئەڵەی تاک واتە هاوڵاتی واتە هاونیشتیمانی بەرامبەر دەوڵەت حکوومەت وانەیە کە کۆمەڵی مافی قانونی هەیە ئەمانەیە. ئەگەر بگەڕێتەوە بۆ نمونە بۆ لە ویکیپیدیایە باسی مەیلێکەکات کە تاک هەیەی ئەوەیە کە بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەوانی تر ژیانی خۆی ئەزمون کات. ئەو واتانەیە کە لە فەرنگەکانە پێمان ئەڵێن باسی ئەەکەن یاخودوکو هەڵوێستێکی مۆراڵی سیاسی کۆمەڵایەتی کەسێک کە بانگەشی سەر بەخۆیەکات پشت بەخۆی ئەبەسێ لە بڕیارەکانە سەر بەخۆیە بێ ئەوەی دەوڵەت دەسەڵاتی هەبێت یاخود مافی دەزوەردانی هەبێت لە ژیان ئێمەدا. ئەو با بڵێن ڕەهەندە سیاسی قانونەیە کە سەیرەکە کاڵی تاک واتە دەوڵەت بە هیچ شێوەیەکە لە بیری لیبرالیزما هەیە دەوڵەت بۆی نییە دەزوەرداتە ژیانی تاکە کەسەکانەوە. ژیانی تاک ژیانێکی پەنشین کراوە پارێزراوە کە ئەوەی کاوەی چەک لەو چەمکانی کە زۆر بمان ئەیناسین کە پێڵم پرایڤەسی ئەوەی چەکە لە گەشەکردنی چەمکی تاک کە دەوڵەت و هیچ حکومەت و ڕێکخراوێک بۆیان نییە دەست بخەنە ناو ژیانی تاکەسەوە. ئەمە ئەو واتایە کە لە چەمک و لە فەرهەنگەکانە بۆمان پێناسە ئەکرێت بۆمان شرۆڤە ئەکرێت پێمان دەوترێت. بەڵام شتێکی تریش هەیە کە پێمان ناوردرێت یعنی فەرهەنگەکان پێمان ناڵێن. بۆ چونکە کێشەی فەرهەنگەکان ئەو پێناسانەی کە ئەی خەنە ڕوولەوەدایە ئێمە ناتوانین چەمکێکی فەلسەفی کە وەکو چەمکی تاکە خۆی چەمکێکی فەلسەفیە ڕاستیە ڕاستە ئێستا وەکو بزافێکی کۆمەڵایەتی کولتوری هوەری ئەدەبی لە دنیادا بەربڵاوە
بەڵام لە بنەڕەتدا چەمکێکی فەلسفی ئەم چەمکە فەلسفیانە ئێمە ناتوانین لە فەرهەنگێکی وشەدانێکی فەلسفیەوە لە ڕووی زمانەوانی و ماناکەی تێبگەین تەنها ئەو باسی ڕوخسارە ڕواڵەتی هەم زمانەوانەکەمان بۆ کات ڕەگ و ڕیشە فەلسفەکەمان بۆ دەستنیشان ناکات هەروکو چۆن ناتوانانی لە فەلسفە تێبگەی کە فەلسفە چییە لە ڕێ ئەوەی کە بڵێ وڵا بریتیە لە خۆشەویستی دانایی خۆشەویستی دانایی چییە دووهەم واتای فەلسفە لەم سەردەما زۆر گۆڕاوە لەوەی کە لە 2000 ساڵەمە پێشکە لەوێنانە سەری هەڵداوە اینجا گرفتەکە لەوەدایە ئەم فەرهەنگانە کۆمەڵشتمان پێڵێن بەڵام کۆمەڵش تیش ئەشارنەوە ینی مەبەستم ئەوەیە کاڵی شارنەوە بە ئەنقەز بێت لە ئێمە بشارنەوە بەڵکو ئەو دیوەی تری کە تیشکی ناخەنە سەر ئەوەی کە من ئەویستومە لێرەدا ڕوونی بکەمەوە ئەوەیە ئەوەی کە فەرهەنگەکان پێمان ناڵن ئەوەیە چەمچی تاگەری بەڕاستی کە من بە تێگەیشتنی خۆم وام لێگاوەتەوە بریتە لە هەڵوێست بەڕاستی یاخی بوون ڕەتکردنەوەی هەموو بارێکی سەپێنراوی کۆمەڵگایە چەندایەتیە هەموو چەندایەتێک کە بەناوی ئایدۆلۆجیا و ئاین و خوونەریت و کۆمەڵگە و سیستەمەوە بەسەر توای ئەسەپێنێت بەڕاستی دەرچوونە لەو چوارچێوەی کە ناوی هەمومانە وانە اینجا ئەو هەمومانە ئیتر کولتورە ئاینە نەتەوەیە نەژادە ئایدۆلۆژیایە بیر و باوەڕە مۆراڵە هەروەها جۆرێکی تر ئەتوانین بڵین ڕازینەبوونە بە منێکی مرۆڤ کە لەناو کۆمەڵگەدا بتۆیا بێتەوە لە جاتیەوەی من بڕیارم بۆ بدرێت بیرم بۆ بکرێتەوە وانە دژوەستانەوەیە بۆ مانایە دژوەستانە بە هەموو ڕێساو پێوەرێک کە بە فیلتەر و هۆشی خۆمدا تێنەپەڕی بێت بەمانایشتر کە ئەڵەی تاگە ینی ڕۆشنگەریش پرۆسێکی ذاتی خودی خۆتە وەکو چۆن فەلسفە شتێکە لەناو خۆتا ڕوئەدات ئەو پرۆسەیە کە تۆ ناوێنەی ڕۆشنگەریش بەمانایەکی کانتیانە واتە مرۆڤ خۆی ڕزگارکە لەو بێدەسەڵاتێکی خۆی دەستی تێ هەبووە خۆ دەبێت ڕزگارگەی کاتێک ئەڵەی تاک پرۆژەیەکی خۆ ڕزگارکردنە بۆ مانایە فەلسفیە وەکو وتراوە زۆر ئاسانە شوێن قەرباڵغی بکەوی شوێن ئاپۆڕەکە بی زۆر ئاسانە بەڵام زۆر سەختە تۆ لەسەر پێی خۆت بوەستیت کاتێک ئاڵی تاک تۆ لەسەر پێی خۆ دەوەستیت بیرکردنەوەی خۆت گۆشەنیگای خۆت واتە تۆ بەرەو ڕووی جیهانە بیتەوە وانە بەرەو ڕووی جیهانە بیتەوە بەرەوی سروش دەبیتەوە ڕێی کۆمەڵگە ئەبیتەوە لێەوە سەیری خۆت ئەەکەیت واتە ئەم پرۆسەیە کە ناوێنین خۆ ئاگایی خۆت لە ناو کۆمەڵگەدا لە ناو جیهانە ناو دەروبەردا ناو سیستەمدا لەناو ئەمانەدا بۆیە کە باسی تاگ ئەەکەیت بەڕاستی هەمووی ئەرکە تاگەرایی یعنی بۆ پێچوانە بە پێچوانەی بۆ چوونەوە سرە ڕۆ حەز و مەیلی ئەوە نییە کە لە بۆ دوای ڕۆیت بەڵکو هەر هەمووی بەرپرسیارەتیە هەر هەمووی ئەرکە چکە زۆر سەختە تۆ بە تاک وەک تاکێک سەرپەی خۆ ڕاوستی سەر خۆ بیت خۆت بیر بکەیتەوە خۆت بڕیار بیت سەر لە نوێ لە هەموو ئەو پشتانەی کە لە ناو کۆمەڵگەدایە لەو هەموو بڕیارانەی کە پێشوەختە دراون با بڵین تۆ لە ناو کۆمەڵگایان سەر درێنا سەر لە نوێ توێتی هەڵچیتەوە و بیری لێ بکەیتەوە ئاسان نییە بەڕاستی بۆ یەک من دەڵێم تاک چەمکی تاک ڕەگوڕیشەیەکی فەلسفەیە چونکە فەلسفەش پرۆسەیەکی خۆ ئاگاییە کە لە خودی خۆتا دروست دەبێت لە ئەنجامی پرسیارکردن و بەدواچوونەوە گەشەکات لەم ڕەهەندەوە ئێمە ئەتوانین سەیری تاگەرایی بکەین بیبەستینەوە بە فەلسفەوە ئەمەش ئەو پێناسەیە ئەم پێگەیشتنەیە کە فەرهەنگەکان پێمان ناڵێن حەزەکەی تۆ بڕۆ هەچی فەرهەنگەکان لێشی بەرەوزان ئەمانەی تایە هەڵبەت با بڵێن لەوانەیە ئەمە ڕاوبۆچوونێکی خۆم بێ بڵێ من بە ئەنجامیەوەی کە تێگەیشتنی خۆم بەڵام کاتێک کە ئەیجی بەسی تۆ بە فەلسفەوە فەلسفەش هەرمان حەقیقەت و ناوەڕۆژی هەیە بۆ من لێرە و دێمە سەر تەوەرێکی تر ئەویش ئەوەیە کاک بابن ئەرە تۆزێ ئاو هەیە ئەبدەست بوو بوورەدادێت تەوەری دووهەم ئەمێ باسی ئەو بکەم چەند بیرۆکە و پێشداوەرێکی زۆر نەگەتیف و نەیرێنی هەیە سەبارەت بە تاگەرایی بەڕاستی هەر لە ڕوانگەی وشەکە و کەوتم لە زمانی کوردیە لەوانەیە وشەی تاگەرایی وشەیەکی کوردی با بڵێن پاڵفتە و پوخت نەبێت کە ناوی بنین تاگەرایی و ئیشی ئەرچی زمانەوانەکانە بەڵام ڕۆیشتووە من تاگڕێویم پێ باشترە وەکو باڵێن تاگڕێوی بەڵام تاگڕێژ وکو وتر من لکێنراوە بە تاگڕێوی دەسەڵاتی سیاسیەوە لە فەرەنجی ئێمە ئەویش تۆزێک تێک چووە یعنی لە ڕەهەندە کۆمەڵایەتی ڕۆشنبیرەکەی لادراوە بەرحاڵ ئەو پێش داوەریانەی کە لە سەبارەت بە تاگەری هەیە لە کۆمەڵگەی ئێمەدا یاخود لە بیر و بۆچوونەکانیش تریش داوای تاگڕێوی بە خۆپەرستی حساب کراوە کەسێکی داخراوە بەسەر گیانی خۆیان وەک دوورگەیەکی داخراوایە بەس بیر بۆ خۆی ئەکات و بەس حساب لە خۆی بۆ خۆی ئەکات بەس ئەوەی کە خۆی حەزی لێبێ ئەوە ئەکات ئیتر بەسراوەتەوە بە کۆمەڵێک بیر و بۆچوونی پێشوەختی نەگەرینیەوە ئەوەیە کە کەسێک خۆی لەسەر حسابی ئەوانی تر دروست دەکات خۆسەپێنە مەسەن خۆپەسەندە خۆویستە خۆپەرستە ئەم هەموو شتانەی کە باز دەکرێت لە بڕێن بڕیاری مۆراڵی کە بەسەر
کەسی تاگەرایدرێت تەنانەت وەک نووسەرێکی ئەلێکستۆفیل کاتێکە سەردانی ئەمریکا کتێبێکە نووسێ دیموکراسی لە ئەمریکادا باسی مەیلی تاگەرایی دەکات لە ئەمریکا چونکە جیاوازی مۆدێلی فەڕەنسی وانە لەگەڵ ئەوروپی لەگەڵ ئەمریکا زۆر جیاوازە تەنانەت تۆ ئەتوانی بڵێ هزری تاگەرایی هزرێکی زۆر ئەمریکیە بە جۆرێک لە جۆرەکان نەک سەداسەد مەڵم ڕێگ و ڕیشەی لێوە هەڵسەری قوڵاوە بەڵکو من پێم وایە لە فەلسەفۆیە بەڵام زۆرتر لە ئەمریکا پیاداکرێت ئەو لە سەردانەکەیدا کە باسی ئەواکات ئەڵێ تاگەراکان ئەو کەسانن کە تەنها لە مەیلێکی ئەوان هەیە لە خەمی خوان و خێزانەکەیاندا هەر هاوڵاتیە خۆی لەوی پرت باشترە زانێت و لەوی تر خۆی بەدوورەگرێت و تەنها سەیری خۆیەکە سان سیمۆن کۆمەڵناسێکی فەڕەنسیە ئەو تاگەرایی بەرامبەر بە ئیگۆیزم ئەنارشیزم دانێت بەڵام نووسەرێکی تری فەڕەنسیمان هەیە ئەدیبێ کە ناوی هان ڕینەر لە ساڵی 1930 کتێبێکی زۆر جوانی نووسیوە ئەڵێت ڕێبەرێکی کورد بۆ تاگەرایی ئەو خۆی بەسەر بە ڕێبازێکی پێڵێن ڕێبازی تاگەرایی ئەنارشیزم کەسێکی ئەدیب و نووسەرێکی جوانە کتێبەکەی زۆر جوانە باسی مێژووی تاگەرایەکە لەوێ باسی دوو زۆر تاگەرایەکە تاگەرایەکی ڕاست و ناڕاست تاگەرای ڕاستەکان کۆمەڵێک نمونایەنێتەوە سوکراتە جیس ئەیساینێتەوە مەسەن ئەپیکۆرە ئەپیکتەیتەسە سینەکە زینۆنە دیکارتە سپینۆزایە ئەمانە بە تاگەرە ڕاستەکان دانێت بەڵام کۆمەڵێک تاگەراش هەیە کە خراپ و نەرێنی لای ئەو بە خۆپەرستیان دانێت وەکو نیچێ مۆنتەینەیە ئەمە پێی وایە ئەمە کۆمەڵێک تاگەران فەیلسوفی تاگەرای خۆپەرستن کە ئەم ئەو تاگەرایان نیە کە ئەو لەسەری ئەڕاوپەی ڕێویەکات بۆیە ئەو سوکرات بە یەکەم شەهیدی تاگەرایی داهێنێت چونکە پێی وایە سوکرات باسی لە ڕاستی ئەکرد بەڵام ڕاستی لە ناو مرۆڤ خودی تاکدا نەک لە دەرەوەکو ڕاستێکی میتافیزیکی لە دەروی جیهان بە پێچەوانەی فەیلسوفەکانی پێشخۆیەوە کە ئیوە ڕاستی ئەیبووم طبعا ئەوەی کە شارەزای سوکرات بێت سوکرات قسەی زۆر جوانیە بەردەم ئەوی منەی نازانم من ئەزانم نازانم دووهەم سوکرات ئەوی من مامانی حەقیقەتم من مامۆستای حەقیقەت نیم ئەوی من حەقیقەتم فێر ناکەم چونکە حەقیقەت فێر ناگرێت بەڵکو حەقیقەت شتێکە لە خودی خۆدا ئەبێ بێڵیت بێتە دەرەوە من مامانی حەقیقەتم واتە من ڕێ ئەدەم وەک مامانی ئەو حەقیقەتە لە خۆتا بێت دەرەوە اینجا بۆیە لای ئەم هان ڕینەر پێی وایە سوکرات یەکەم شەهیدە چونکە ئەو ڕاستی و حەقیقەتەکانی لە خودی مرۆڤدا کەشف کرد تەنها یارمەتی ئێرە مرۆڤەکان خۆیان بەدەستی خۆیان ڕزگاریکەن نەک ئەم بێ ڕزگاری کات چونکە مەسەرەن من بێم تۆ ڕزگارەکەم وەکو جۆرەکە لە سیستەمی وسایە باوکسالاری وەکو وایە من خۆم بکەم بە کەسێک سەرپەرشتیاری تۆ بم ڕێنوێنی تۆ بم لە چەمشی تاگەراییشدا ئەمە قبول ناکرێت مرۆڤ بێ خۆی ڕزگارکات چونکە تاگەرایی پرۆژەی خۆ ڕزگارکردنە بەدەستی خۆت وەکو خۆ ئاگایاتنەوە باشە لێرەوە بینە سەر سەرچاوەکانی تاگەرایی لە فەلسەفەدا ئەگەر گەشتێ بکەی بە مێژووی فەلسەفەدا سەیرەکەی لە مێژووی فەلسەفەدا چەند قۆناغێکی جیاوازمان هەبووە سەرەتا فەیلسوفەکان ئەوەی کە جێی بایەخ و بیکردنەوەی سەرەکیان بۆ جیهان و سروشت بوو بەردەوام پرسیارەکان جیهان چیە گەردون لە چی دروست بووە لە چی بنەڕەتی بوون چییە ڕەگەزەکانی جیهان چییە بۆ نمونە تالیسمان هەبووی شەکە لە فەیلسوف سروشتەکان ئەو هەموو شتێک ئاوە یاخود پارەمەنیدس و ئەوانە کۆمەڵی فەیلسوف بۆ ئەوی هەندێک هەموو شتێک لە گۆڕاندایە ئەوەی تیانە دەی گۆڕان هەموو شتێکی وهمیە زیاتر باسی شتەکانی دەرەوەی مرۆڤیان نەکرد بەڵام لە قۆناغێکدا دواتر کۆمەڵگا زیاتر چیەکات بیر لە چیەکاتەوە لە ئاکار و ڕێساکاتەوە بیر لە پەیوەندەکانی مرۆڤەکاتەوە بەڵام لەم قۆناغەشدا هێشتا مرۆڤ بە تەواوەتی نابێتە جێگەی بیرکردنەوەی فەلسەفی قۆناغێکی ترمان هەیە کە بە قۆناغی سۆفستایەکانە ناسرێت ئەوانەی کە شارەزای مێژووی فەلسەفە بن بزوتنەوەیەکی گرنگە لە مێژووی یۆناندا ببوورە بەڵام وەکو بزوتنەوەیکی فەلسەفی سەیر ناکرێت بە تایبەتی لای فەیلسوفەکان بە چاوێکی نەرینی سەیرەکرێت بەڵام باخی ئەمە لە مشتوم ڕوو توێژی فەلسەفیدا زۆر گرنگە چونکە ئەتوانی تۆ بڵێ لێرەوە ئیتر قۆناغەکە ئەگۆڕێت وەرچەرخانی بەسەرات بابەتەکانی بوون و جیهان و سروش تۆ لە باتی ئەستێر و ئاسمان سەیری بکەیت بێ سەیری مرۆڤ بکەیت مرۆڤ بێتە هەوەری پرسیار و بیرکردنەوە ئەمە گۆڕانکارێکی زۆر گەورەیە مرۆڤ بۆ یەکێک لە دروشمەکانیان مرۆڤ پێوەری حەقیقەتە ئەمە قسەشی زۆر گرنگە مرۆڤ پێوەری حەقیقەت پێوەرێکی چەسپاوی نەگۆڕ نییە کە کۆمەڵگا داینە بەڵکو مرۆڤەکان خۆیان دایەنن هەڵبەت ئەمەش قسەیەکی زۆر لەسەر کراوە ڕاوەی جیاواز کراوەم قسەیە بەڵام ڕەگوڕیشەی ئەم قسەیە کە ئەگەڕێتەوە ئێمە گەڕێنێتەوە بۆ تاگبوون تاگەرایی با بڵێن وەستانەوە بەرامبەر بە خوونەریت وەستانەوە بە بیری زۆرینە چەندێتی لە حەقیقەت ئەگەڕێتەوە بۆ مرۆڤ خۆی لێرەوە ئەگەڕێتەوە دواتر سەدەکانی ناوڕاست
بەڕاستی سیرەکەی لە سەدەکانی ناوڕازە بە چاخەتاریەکان دانێ لە ئەوروپادا سیرەکەی جارێکتر قۆناغی زاڵبوونەوەی ئاین و میتافیزیکایە مرۆڤ بچێتەوە کەنار بەڕاستی ئاین ئەو دنیا ئەبێتەوە بە سنتەر وانە دواتر قۆناغێکی ترمان هەیە کە ئەتوانین بە قۆناغی مرۆڤ سالاری و قۆناغی ڕۆشنگەری و ڕێنیسانس دایبنین سەر لە نوێجارێکتر بیری زانستی گەڵاڵە ئەبێتەوە مرۆڤ خۆیدا ئەبڕێ لە سروشت خۆیدا ئەبڕێ لە ئاین مرۆڤ خۆی بێتەوە بە باسی سەرەکی بیرکردنەوە سەرێکی لەم هەموو قۆناغانەدا کە مرۆڤ پێیان تێپەڕیوە بابەتەکە مرۆڤە مرۆڤ لە ناو ئایندا مرۆڤ لە ناو جیهاندا مرۆڤ لە ناو سروشدا کاریگەری سروش لەسەر مرۆڤ ئاین لەسەر هەموو شتێک کۆمەڵێک ئیشکالێت و دیالەکتێکی تایە کە من دواتر باسیەکەم کەواتە ئەم قۆناغانە ئەتوانین بە قۆناغی پەرسەندنی مرۆڤ لە مێژووی فەلسەفەدا سەیری بکەیت چونکە مرۆڤ بە چ جۆرێک لە فەلسەفەدا پێناسە کراوە وەک تاک سەیری کراوە ئەگەر بۆ نمونە سەیری ئەفلاتون و ئەرستۆ بکەیت هەمیشە بیریان لەوە کردێتەوە مرۆڤ هەبوویەکی کۆمەڵایەتیە هەبوویەکی کۆمەڵایەتی سیاسی وا پێناسییان کردو بەڵام لای سۆفسایەکان مرۆڤ خۆی حەقەتە بەڵام ئایا مرۆڤ ئەتوانێت بێ کۆمەڵگە بژیت ئەوە لە فەیلسوفەکان بەردەوام بیریان لێ کردەوە ئەتوانێت تاک بێ کۆمەڵگە بژی بێ بێگەڕانەوەی ئەوان بژیت یان نە بۆ مرۆڤ ناچارە ژیانی کۆمەڵایەتی هەڵبژێرێت ئەم پرسیارانە کۆمەڵێک ڕەهەندی شاراوە دەستنیشانەکەن کە مناوە دیالێکتێکی خود و بابەت یاخود تاک و کۆمەڵگە کاتێک ئێمە چۆن سەیری تاکەین لە ڕوانگەی کۆمەڵگەوە سەیری تاکەین وانە تاک بە بنەما وەرگین بۆ داڕشتنی پەیوەندی کۆمەڵایەتی و سیستەمی ڕێخستنی خۆمان یا کۆمەڵگە بە ئامان جۆگرین تاک بکەین بە ئامراز سەیرەکەیت لە هەموو قۆناغەکان چەند قۆناغێکمانێ لە قۆناغی سەرەتایەکاندا چاخی سەرەتاییدا سەیرەکەی مرۆڤ کۆمەڵگە لە سروش گیان نەبووەوە سروشتیش وەک درێژکراوەی بوورە کۆمەڵگاش وەک دروستکراوەی سروش سیرکراوە خێڵە و تیر و هێزەکان خۆیان بە بەشێک لە سروشدانەوە لەو سەردەمادا مەسەل ئەستێرە ناسی کە هەبووە فاڵگرتنەوە و تەنانەت مرۆڤەکان توو ڕەبوون و هەڵچوون و سەماکردنیان بە بەشێک لە کاردانەوەی سروشتی داناوە خەڵک هەڵپەڕیوە سەمای کردو بۆی وەرزی ساڵ مەسەلەن گۆڕانکاری بەسەرا بێت سەیرەکەی یعنی دیدگای مرۆڤ لەو چاخە سەرەتانە خۆی جا نەکردوتەوە لە سروش خۆی دانەبڕیەوە لە قۆناغێکی تردا سەیرەکەی مرۆڤ جارێکی تر خۆی دائەبڕێ لە سروشت جیا ئەبێتەوە لە سروشت وردەوردە هوشیاریەتە ئاراوە کە ئەمە کۆمەڵگەی ئەمە سروشتە واقعی کۆمەڵایەتی جیایە لە واقعی سروشتی قۆناغی سێهەم ئەتوانین بڵێن ئەو قۆناغی کە زانستەکان سەر هەڵدات ئیتر مرۆڤ چیتر لەژێر کاریگەری سروشدان نییە مرۆڤ حەپەساو نیە ڕامان لە سروش ناکە بۆ مانایکە ئیتر ببێ بە پرسیارێکی و تالیز گەردوون چییە سروش لە چیە پێکاتەوە نا بیر لەوە کاتەوە چۆن سروش کۆنتترۆل بکات چۆن زاڵ بێ بەسەر سروشدا چۆن سروشت کەشف بکات وەکو دیکار دەڵێ ئیتر مرۆڤ لە کۆیلەی سروشتەوە بێ بە ئاغای سروشت بەڕاستی زانستە سروشتیەکان ئەوەنە توانە بەخشن بە مرۆڤ کە توانای زانینی ڕاستی هەبێت چونکە یەشێک لە ئیشکالەتەنی کەوتمان ئیشکالەتی تاک و کۆمەڵگە لەوەدایە بەشێک لە تێڕوەڕینەکان تا ئێستش لەوانەیە لە کۆمەڵگەی ماوە بێت هەمیشە تاک وەک مناڵێکی پێنەگەشتی کۆمەڵگە سەیرەکرێت تاک وەک لاوە سەیرەکرێت تاک وەک کەسێکی بڵێن ناکامەڵ و ناپێگەشت و سەیرەکرێت وەکو چۆن لە کوردیاڵێ عەقڵی یەکێک لە دوان باشتر ئەوانێ لەگەڵ ئامێ چینە شامێ هەموو شتێ بە کۆمەڵ خۆش ئەوانە تاک کاڵەی بە تاک وەکو تاک جۆرێک لە واتایەکی نەرێنی هەیە لە کۆمەڵگەی ئێمە بەتایبەتی لە کۆمەڵگە خۆرهەڵاتەکاندا باشە لێرەدا سەیرەکەی کۆمەڵگای مۆدێرن مرۆڤی مۆدێرن مرۆڤێکە کە لەدایکە بە پشتبەستن بە زانستەکان کە کۆنتترۆلکردنی جیهان و دەوروبەرە جیهان و دەوروبەرە خاتە ناو سروشت و عەقڵی خۆی بۆ تێگەیشتن لێرەوە کەواتە ئەگەر جارێکتر بە کورتی کەمەوە بقتی قسەکانم لە ئاستێکە ئێمە توانین بڵین مرۆڤایەتی لە بەرامبەر سروشتدا وەکو سروشتی بە ئاغا و سەروەرداناوە خۆی بەکۆیلە سروشتی پەرستووە لە قۆناغدا کە مرۆڤ و سروشت یەکسان نەبن لە قۆناغدا پێچەوانە هاوکێشەکە هەڵەگەڕێتەوە مرۆڤە بێتەوە بە ئاغا بەسەر سروشتەوە بەسەر سروشت ئازاڵە بێت سروشت ڕامەکە لە ڕێی زانستەوە ئەو متمانەی بۆ دروست دەبێتەوە کەسێک مرۆڤ توانای زانینت هەیە توانای کەشفکردنت هەیە توانای دۆزینەوە ڕێگەی خۆت هەیە لەم گەردونەدا ڕاستە هێزە سروشتەکان لە ئێمە بەهێزترن بەڵام ئەشتێت تۆ بە ئاڕاستیان کەیت و کۆنتترۆلیان دەکەیت کەواتە هەرێکێک لەمەدا ئێمە سێرەکەین تووشی دیالێکتێکە بین تاگ یان کۆمەڵ ئایا ئێمە چۆن لە پەیوەندی دوانە تێک بگەین لە تاکەوە بڕوانینە کۆمەڵ تاگ وەک بنەمایەک بۆ ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی سیاسی سەر وەرگرین کە لای لیبراڵەکان وایە یاخۆت کۆمەڵگە وەک ئامان سیرکەین تاگ لە پێی ناوی ئەبێ خزمەتکار بێت
کە یەشەکە لەو تێڕوانینەی لە فەلسفەی سیاسی و کۆمەڵایەتی سەدەی بیستەما کە ڕوتێکمان هەیە بزافێکمان هەیە کە پێچوانە لیبرالیزمان پێڵەن کۆمیونیتاریزم. کۆمیونیتاریزم زیاتر لە ئەمریکا و لە کەنەدا کۆمەڵک بیرمەندی گەورەی هەیە مایکل ساندەر چارلز سایلەر کۆمەڵک فەیلسوفی تر ئەمانە داکۆچی لە جیڤاتگەراییەکەن واتە جی تاگەراین بە هەموو شێوەیەک چونکە پێیان وایە تاگەرایی فەلسفەیە کە بنیاد نراوە لەسەر ئەوەی کە تێگەیشتن و دید و بۆچوونێکی زۆر ئەبستراکی نامێژووی ناواقعینە کۆمەڵایەتی بۆ مرۆڤ هەیە مرۆڤ لە دەرەوەی کۆمەلگای سەیرەکات و ڕاستە لیبرالیزم دادوەری بە بنەمای سیاسی کۆمەڵایەتی سەیر دەکات بەڵام کۆمەلگە وەکو گشت سەیر ناکات حسابی بۆ ناکاو لە سیاسەتی خۆیان هەڵبەت ئەم ڕخنانەی ئەمان کە گرتویانە جیڤاتگەرایەکان لە سەدەی بیستەما بەشێکی ئەگەڕێتەوە بۆ هیگڵ چونکە هیگڵ یەکێکە لەو فەیلسوفانەی کە باسی دەوڵەتەکە کە وەکو قۆناغێکی بەرجەستەبوونی عەقڵ و ڕۆح لێیادا باسیەوە کە ئیشکالێتی تاک و کۆمەڵ بەچی حەلە بێت کە دەوڵەت دروست دەبێت ئەو ساینتێزێ دروست دەبێت بەرژەوەندی تاک و کۆمەڵ لەیەکە ئەتوێتەوە هیگڵیش ڕخنە لە یەکێکی وەکو لۆگەگرێ کانت وەکو لیبرالیزمێکی کلاسیک ڕخنە لێگرێ کە بیر و بۆچوونەکانی ئەوان زیاتر بەلای تاکەدا ئەشکێنێتەوە نەک بەلای کۆمەڵگەدا سەیرەکەیت ئەم دیبەیتە وشت و وێژ و مشتومڕە سەبارەت بە پەیوەندی تاک و کۆمەڵ لە سەدەکان کۆتایی سەدەی بیستەمەوە تا ئێستا بەردەوامە کۆمەڵە ڕۆتی گەورەمان هەیە کە بریتە لە پەرچەگردار سەبارەت بە لیبرالیزم بیری لیبرالیزم وەکووتمان تا گەرایش وەکو ڕوتێکی سیاسی کولتوری هوەری سیاسی و فەلسەفی بەسەر چەند قوتابخانێکی جیاوازە دامەزراوە میتۆدۆلۆژی با بڵێن تا گەرایی میتۆدۆلۆژیمان هەیە لە فەلسفەی سیاسی و قانونی هەمانە لە هوەر و ئەدەبیاتە هەمانە لە ئەنارشیزمان هەیە کە پێیان دەوتێت لە ئابووری یا وەکو فریدریک کۆمەڵێک فەیلسوفمان هەیە بەڵام ئەمانە بەردەوام لە مشتومڕان بە تایبەتی لە 20 ساڵی ڕابردوو لە وڵاتە ئەوروپیەکان کە سۆشیال دیموکراتیا ئازاڵە بەردەوام چەمکی ئیندیڤیدووالیزم تا گەرایی جۆرێک پەرچەکردداری نەرێنی لا خەڵک دروست دەکرد کە ئەوەیە کۆمەڵگەکانی ئەم سەردەمە بەرەو جۆرێک لە تاگەرایی داخراو واتە مرۆڤەکان بەرەو جۆرێک لە داخران وەک دوورگەیەکی داخراوی دابڕە وایە لە کۆمەڵگە ڕۆیشتوت هەچ کەس وەکوها بە کوردیەکەی ئاڵێ ئۆخی هەچ کەس بۆ خۆی وای لێ هاتو بەرەو ئاڕاستەیە ڕۆیشتووە خەمە گشتیەکان خەمە جیڤاجەکان فرامۆش کراوە اینجا ئایا ئەمە دەرئەنجامی ئەو بیر و باوەڕێکە ناوی تاگەرایی یاخود گەشەکردنێکی خێرای کۆمەڵگەکانە کە مرۆڤەکان زیاتر لە دەرەوەی کۆمەڵگا لە دەرەوەی ئایدۆلۆژیا لە دەرەوەی نەتەوە زمان بیر لە چاکەی خۆیانەکەنەوە بەرژەوەندی گشتی خۆیانەکەنەوە بۆیە ئەتوانین بڵێ ئەم چەمکە کە لە سەردەمی مۆدێرنا دروست دەبێت کۆمەڵی ئیشکالیەت بە دوای خۆیان ئەهێنێت ئەوەی کە من باسم کرد نایارەکانیش ئەوەی کە باسم کردوتم وتمە لای جیڤاتگەرایەکان کە باسم کرد ئەوەش یەکێک بوو لە خاڵە گرنگەکان ئەوەی کە من لە باس لە کوردستان حەزەکەم وێنەکە نزیکەمەوە سەبارەت بە کوردستان تاگەرایی و کوتم چۆن سەیرەکرێت وەک ڕەوتێکی فەلسەفی با بڵێن وەک تێگەیشتنێک وەک بەشێک لە پرۆسی ڕۆشنبەری چۆن خەڵک سەیرەکات هەندێک ئاماژەم پێدا لە کولتور و فەرەنگی کوردەواریدا یا با بڵێن بەتایبەت لە خۆرهەڵاندا لەم کۆمەلگانی ئێمە ینی شتێک تاک بوونی نییە بەڕاستی تا ئێستش بەداخەوە وردە ئێمە سەرەداواکان لێبینین تازە هەز دەکەی بەرجەستە ئەبێت چەکارە ئەکات ئەو بیر و بۆچوونە زیاتر ئێمە ئەو منانەی کە هەن لە ناو کۆمەلگادا منێکی ئێمەین با بڵێن من وەک ئێمە وانە مەبەستم کاڵێم من مەبەستم لە ئێمە هەتاوەتا زۆر جار لە وتوێژ و قسە و باسەکاندا لە میدیا لە ژیانی ڕۆژانەژمانە کەسمان ناڵێن من وەکو جۆرێک لە عیبە هەیە ئەگەر بڵێ من وەکو وایە باسی خۆت بکەیت مرۆڤ چۆنە بێ باسی خۆی پێوێ باسی گشت بکەیت وانە جۆرێک لە تاگەڕەوی تێدایە سەیرەکەی لەم کۆمەلگایانە ئێمەدا بەردەوام بیرت بۆ کرێتەوە بڕیارت بۆ ئەدرێت شتەکانە بۆ داڕێژراوە کە تۆی تە ژیانە هەموو شتێک وەکو وایەک با بڵێن لە قوتو نراوین بەڕاستی ئەگەر تعبیرەکە جوان بێت و شیاو بێت جۆرێک لە پرۆسی لە قوتونان هەیە لە ناو ئێمەدا با بڵێن لە ناو بۆکسەکە داین بەردەوام کە بیری ژەکەینەوە ئێمە هەمیشە لە ناو بۆکسەکەدا بیرەکەینەوە ئەو منەین کە لە ناو بۆکسەکەدا ئەو منە سەر بە خۆیە خۆ ئاگایە نییە کە خۆی بیری کردبێتەوە بەردەوام من لە دەرزەکانی خۆم باسی نمونەیەکی زۆر سادەمە کرد هەڵبەت نمونونەکە تەنها بۆ نزیک خستنەوەی تێگەیشتنە کە تاگ لە ناو کۆمەلگەی ئێمە بیری نەبووتەوە مەبەستم باسی ئەومان نەکرد لە دەرزەکانە چای شیرین مەسەلەن چای تاڵ خۆش نییە چای شیرین خۆشە منیش هەمیشە وەکو بیرکردنەوەی ڕخنەیی پرسیان مەکە بۆچی چای تاڵ ناخۆشە و چای شیرین خۆشە وەڵا خۆشە و تەواو
لەسەری ڕاهات وا فێرکراوە ئەی باشەوتم ئەگە تۆ لە چین بوویتە هەیە خەڵک چای سەوزە خوات و تاڵە خواتەوە ئەوان هەبێڵەن چای شیرین خراپ و ناخۆش ئەو چی وانە کەواتە تۆ بیری بۆ کراوەتەوە بڕیاریشت بۆ دراوە لە مناڵیشەوە چێژ و حەز و مەیلەکانیش دەستنیشان کراوە کۆمەڵگە پەروەردە خێزان بیری بۆ کردویت و دەستنیشانی کردو بۆ تۆ کاتێک کەڵی چای شیرین مەسەلا ئەگەر نمونونەکە شیاو بێت چای شیرین خۆشە ئەو منە نییە کە خۆتیت بیرت کرد بێتەوە بەڵکو ئەو منە کۆمەڵایەتیە کە تیاتا چێنداوە سەبارەت بە پەیوەندی کۆمەڵاتەکانیشمان مەسەلەن بۆ نمونە هەر سڵاوکردن من زۆر جار بیری لێکەمەوە زۆر جار ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا وەک ئەتەکێتی کۆمەڵاتی سەیرەکە وانە و ئەرچێکی کۆمەڵایەتیشە سەیرمان ئەبێت تۆ سڵاو بکەیت وانە عیبە سڵاو لە خەڵک نەکەی دراوسێکەکەتە هاوڕێکەکەتە هاوکارەکەتە بەڵام تۆ سەیرەکەی بەشێک لەو سڵاوانە ناڵم هەبووی ناچاریە بۆ نمونە تۆ زەلامێک هاوسێتە هاوکارتە وەک مرۆڤێک پەسەندی ناگەی بەڵام هەر ناچاری دەمە وەکۆڵی لوتم تەقی بەلوتیا و بێ سڵاوی لێ بکەیت ئایا تۆ ئەم سڵاوکردن لە بەرەوەی کە ڕێزە لە مرۆڤایەتی ئەو گرت یاخود ڕێزێ لەو ئەرک و پێوەرە کۆمەڵایەتێگرت کە سڵاوکردنە کاتێک کە تۆ ئەچی بۆ پرسێک ئایا لەبەر خودی ئەو کەسێک کە ئەیناسیت بۆی دڵنەوایی بکەیت و دڵخۆشی بیتەوە یاخود لە بەرەوەی ئەرکێکی کۆمەڵایەتیە ئەبێ مرۆڤ لە شین و شایە لەگەڵ یەکتریا بێت بێ ئەوەی دڵی و کەشتەشی بیتەوە بێ ئەوەی کە حەزیشکەی بچیت سەیر دەکەیت ئەوەی کە لە ژیانی کۆمەڵایەتیە خوونەریتەکانە سەرێکە ئەمانە فۆرمن فۆرمێکی کۆمەڵایەتین تۆ بەجێهێنی لە پێناوی بەجێهێنانی ئەرکەکەدا بەڵام لە پێناوی ئەوەدانا کە خودی ئەو تاکە ڕێزی لە بگریت یاخود خودی خۆت وەکو بەکارهێنەر وەکو ئەنجامدەری ئەو سڵاوە یاخود ئەتەچێتە کۆمەڵایەتیە بیری لێ کرد بێتەوە پەسەندت کرد بێ بە ناچاری جێبەجێیەکەیت کەواتە بە دەربڕینێکی تر ئێمە لەو بۆکسەدا بیرەکەینەوە هێشتا کە کۆمەڵگە بۆی دەستنیشان کردوین کەواتە ئێمە باسی چ تاگێکەکەین ئەبێت تاگ لە دایکی بێت ئەو تاکەش ئەنجامی پرۆسی و کتم بیرکردنەوەیە ڕۆشنگەریە بە خۆداچوونەوەیە پرسیارکردنە خۆ ئاگاییە بەڵام ئەمانەش زۆر سەختە بۆ کۆمەلگایەکی ئێمە چونکە بەشێکی زۆری لە کۆمەلگای ئێمە بیرکردنەوە بە ئەرچێکی زۆر سەختە زانێ بە بیرکردنەوە بە ئەرچێکی زۆر زەحمەت و ئاڵۆز زانێ تااقەتی بیرکردنەوەی نییە یا ئەڵێ من کاتی بیرکردنەوە نییە پێویستە من بڕۆم لەسەر ڕێیەکە بیری لێ ناکەمەوە حەزەکە هەندێک کەسێ حەزەکە بیری بۆ بکرێتەوە هەندێک کەسێ بیڕیاری بۆ بدرێت وە لە ڕۆژانی ئێمە لە تەلەڤیزۆن و میدیا و ڕاگەیاندن ژیانی کۆمەڵاتی هەزاران بڕیار بۆ تۆ ئەدرێت ئاگاشت لە خۆت نییە تۆ دانیشتوی ئەڵێمە وا بکە ئەمە بکە ئەبێ وا بکەیت وانە کەواتە هێشتا لە ناو کۆمەڵگەی ئێمە هێشتا تاک بە تاواتی لە دایک نەبووە و بیرکردنەوەیە چەکەری نەکردووە بۆیە من پێم وایە پوختەی قسەکە کاک بامن پوختەی قسەکەوەیە من پێم وایە خەباتی ڕزگاری لە مێژووی مرۆڤایەتیدا ئەو بە تێگەشتنی خۆم من ڕابۆچوونی خۆم وایە وەکو ڕافێک خەباتی ڕزگاری مرۆڤایەتی لە کۆنەوە تا ئێستا بریتیە لە خەباتی خۆڕازگەرەکردنی تاک بەڵام بەداخەوە لە زۆر قۆناغ و سەردەمی مێژوویدا ئەم خۆڕزگاردەکردنی تاکە لە ئاینەوە پێچراوە لە نەتەوەگەریەوە لە ئایدۆلۆجیاوە لە کۆمەڵگەوە لە دەوڵەتەوە لە سیاسەتەوە لە حیزبەوە نەچوزام لە خێڵایەتیەوە پێچراوە ئەجینا لە بنەڕەتدا سەیرەکەیت پرۆسەی خۆڕزگارکردن تاکە ئاینەکانیش ئەگەر بەم دیوەکە سەیرەکەی ئاینەکان ئیش لەسەرەوە کە تۆ ڕزگار دەکات اینجا لەم دنیابیان لەو دنیا بێت بۆ مانایە خیتابەکەی بۆ ئاڕاستە ئیش دەکات بەڵام دوجار کە ئەوێت تۆ ڕزگارکات ئەتخاتە ناو دەردی کابراڵی جێژاوێکی بەندوباوێکەوە کە بیرکردنەوەت لێزەنێتەوە لە خۆت کە پرسیارکردنەوەش لێزەنێتەوە دوجار ئەو توێنێتەوە لە ناو خۆیان ئایدۆلۆجیەکانیش هەمیان بەوە هەچ ئایدۆلۆجیایەک بێت بۆ جۆرە کەواتە ئەتێ پوختەی قسەکە بڵم تا گەرایی بریتێ لە پرۆسەیەکی فەلسەفی بەڕاستی بۆ واتایی کە من تێگەشت بێتم زۆر سوپاس ئیتر دەواازەی گفتوگۆ و توێژ لە خزمەتانەیە من ئەمێت فەلسەفەیەکی دینی لەگەڵ فەلسەفەیەکی کۆمەڵایەتیە جیاکەمەوە لا بۆم جیاکەیتوانێت کۆمەڵگەی ئێمە زیاتر با بڵێن فەلسەفەیەکی دینی زاڵە بەسەریەوە فەلسەفەی مرۆڤایەتی بڵێن لە کۆمەڵگەی ئێمە تەقریبەن لە ساڵ هەشتای داوەخراوە ئەو کەسێک هەیە داخلی دین ئەبێت دین هەمومان دەزانێت ڕێبازێکی خوایی جوانە کەسێکی پیرۆزرا تۆ بە بۆ ناقسەکەین بمان بێنێ بەخوا ئێمە مرۆڤ زاتەی پێویستمان بە کەسێک هەیە بمان بێنێ بە شتێک لە خوان بەخۆتەوێت ئەمە قاعدەی مرۆڤایەتی وایە ئیتر ئایا لە ضعف مرۆڤایەتی هەیە لە بێزی کەسانیش ترێت بۆ لە فەلسەفەی کوردێواری خۆمانە بۆ فەلسەفەی دین زاڵ و بەسەریە بۆچی کورد وەکو فارس و عەرەب و تورک نەیتوانێت دینەکە بەکاربێنێت بتوانێت
خۆی ئیسپاتکە و بردی بنەڕی کۆمەڵایەتی نەتەوەی خۆی دامەزرێت ئێمە ئەگەر سەریان کرد ئەم نەتوانێت چۆردۆرمانە هەمیان هەر کوردیان ئیسرائیل کرد کوردیان بە نەخی ئەرزاد و دەخوارەوە هەر هەمیان بەسەر کورد لەسەر کەوتون لە ڕێگەیەکەوە لە ڕێگەی دینەوە ژنا کورد بەهۆی شاخەکانی بۆ ئازایەتیانە بووی زۆر شتی ترکیان بوو لە هەمویان ئازاتر بووە بەڵام تاکە خاڵی لاوازی ئەو کە سەلاحەدین ئەیوبی گەورەترین ئیمپراتۆریەتی دروست کرد بەڵام بەداخەوە میتوانی کە بۆ کوردی بکە پۆینتەکەی من لێرایە ئایا کورد ڕادی بیرکردنەوەی کاڵی کورد خۆش بوو لە قوقعەکەین لەو زات ناتوانین بۆ ڕێنمدەرەوە بۆ نەمانتوانین دین خواکەخشی پێ بپەرستین وەکە هەموو خوا پەرستین ئەو لێباتشی کە دێنە بیبین بەڕێوە بەڵام بۆ نەمانتوانین لە چارچێوەیەکی کورد دواتەنیابین من برادرم هەیە و زۆر زۆر بەڕێزیش و زۆرم خۆشوێت ئەڵە پێش ئەوی من کورد بم ئیسلام سەرچاو ئیسلام ئەو ڕێبازێکە هەموو ڕێزی لێگرین بەڵام بۆچی ڕێبازە فەلسەفەیەکە وای لێ کردووە یا ڕێبازە لاوازیەکە کە ئەوە شتێک هەبێ لە دنیا ئەو هەواڵەیەکە قوبێشی هەبێت ئاین لە هێزیشی معنەویەوە کە خۆی بێ بەهێزەکە لە ڕووی دەرونیەوە بۆ نەیتوانێت بکا بە هێزیشی مادی سیاسی بۆ پرۆژەی خۆڕزگارکردن کە ئەوە قسایکی جوانە بەڕاستی خۆی لەوە چێت منە قسەی کڵێشەیەکە خۆمانی پێڕاستەکە کورد هەموو شتێک بکات زۆر بەدڵسۆزیەکە لەوانەیە ئەوەی کورد بیر بکاتەوە بۆ دنیای کە بۆ دنیای ناکات لەوانەیە بە جۆرە لە جۆرەکان موسڵمان بوونی خۆی پێش مرۆڤبوونی خۆی بکات پێش کوردبوونی خۆی بکات جا ئەمە ئایا ئیشکالێ دەکات گرفتەکە بۆ خودی ئاینەکە یاخود بۆ ئەقلێت و توانن مرۆڤی کورد دەکە نەیتوانێت ئاین بکات خۆی ئاین کەسەی وەکو پاکێجێکە بەڵام ئەم پاکێجی خۆی قسەیان ناکات ئەبێ ئێمە مرۆڤ لە جێبەجێکردن مۆسکۆلەکان بێخەی نەقسە بین نەقسە ڕاوێ بکەین گەلانی تەتوانیان ئاینە ڕاوکات تێگەیشت کوردیش زانای خۆی زۆر گەورەشی هەبووەدا سەرکردەی گەورەی یاوەتی سەلاحەدینە باس کرد ڕاوێ بکات بەڵام لەم ڕاوەکردنە بۆچی نەیتوانین بە جۆرێک لە جۆرەکان بیکا بە ئامرازێک بۆ خۆشبەختی ژیان بەڕاستی یعنی گرفتەکە لەوەدایە ئێستش بەردەوام پرسیار لەوەکەی خەڵکێکی زۆری ئایندا لە کۆمەڵگەی کوردستانە ئاینی کردو بە ئامانج کاکە ئەسڵەن ئاین خۆی چییە؟ ڕێگەیەکە ئامرازێکە بۆ خۆشکردنی ژیان بەڵام تۆ کردوتە بە ئاینەکە کردو بە ئامانج لە کتێبێکە باسی کردووە ئێمە خەریکی ئاین پەرستی بەڕاستی ئاینەکە پەرستی لە پەیامەکە تێنەگەیشتووی ینی ئەسڵی مەسەلەکەوەیە کە تۆ لە پەیامەکە تێنەگەیشتووی نازانین پەیامە شتێکە خزمەتی توێیەکە لە ژیانی خۆدا بۆ مالە اینجا ئیتر ئەمە دەبیکارەوە هەوی لە زۆر ئاوەستە ڕێکێشەی مامۆستاجان وەڵامەکە حەلی بۆ نییە وتمان وردەوردە بیری تا گەرایی بە خۆداچوونەوە تێگەیشتن لە ئاین ڕاوەکردن بۆ ئاین چییە دەوری ئاینی کۆمەڵگەدا چییە هەموو کۆشش هەیە لێرە و لەوێ خەڵک ئیژەکات بەڵام نەبوو بە پرۆسەیەکی کۆمەڵایەتی گشتی یەک ئاماژەدا بە ئەنارکیزم بەڵام باش تێنەگەیشتن بەڕاستیانەوە ئەگەر بتوانی پەیوەندیەک هەیە لە نێوان تاگەرایی و ئەنارکیزم ئەوە بۆ پرسیارێک لە دوجارە لە نەوتراوەکانە باسی ئەوە نەکرد کە تاگەرایی پەیوەند کولتوری تاگەرایی پەیوەندی بە کولتوری دیموکراتیەوە یعنی هەتا لە هەرچ کۆمەلگایەکە کولتوری دیموکراتی فراهم نەکرێت و نەچێت پێشەوە و جێبەجێ نەکرێت تاگەرایی مەحاڵە جێبەجێ بێت و دەلیلیشەوەیە کە لە وڵاتانی پێشکەوتووە کولتوری تاگەرایی زۆر لە پێشەوەی لەبەرەوەی بە جۆرەی کولتوری دیموکراتە بێت پێشەوە دوجار دیسان باسی پەروەردە نەکرد کە بە بڕای من ئەو قسەی کە هێناتەوە لەسەر کەوتت ئەرستۆیان سقرات وتت ئەڵێ من مامۆستای حەقیقەت نیم بەڵام مامانی حەقیقەتن لە ڕاستیان مامۆستاش بێ مامانی حەقیقەت بێ نەک مامۆستای حەقیقەت بێ و نەکرد بڵێ من مامانی حەقیقەتم لەگەڵ فێرخوازەکانە دیان بڵێ ئێوەش مامانی حەقیقەتن و هەموومان بێک مامانی حەقیقەتن یعنی هەروێشە ئەوەش نەوتراوە تا ئێستا باسی پەیوەندی نەپەروەردە نە کولتوری دیموکراتی نەکراوە ئەگەر لەسەر ئەوەش بە باشی زانی قسەکەی سواس دەستەکان خۆش بێ مامۆستاجان تۆدا قسەشم وتە پرۆژەی ڕزگارکردنی مرۆڤایەتی بریتیە لە تاک ڕزگارکردنی تاک ڕاستیشە لە کۆمەڵگا دیموکراسیەکاندا کاڵی تاک لە دایک دیاردەیەکی مۆدێرنە بەڕاستی لە دایکبوونەوەی مرۆڤە بەڕاستی کاڵی تاک باسی مرۆڤەکەین هیومانیزمان نییە خۆ ناکەی لە مێژودا
بەڵام کاتێکە دەی لەسەر چەمشیدار لە دایکبوونەوەی مرۆڤ بە جۆرێکی تاک بەرامبەر بە گرژی هەن دەوری بەر دەرچوون لە عەقڵی ژمارەیی باڵێ ئەو خاڵە زۆر گرنگە باسی تاگەرایی ئەنارشیزم ئەنارشیزمیش ڕێژێکی تاگەرایی هەیە ئەو فەیلسۆفە بیرمەندە کە ناوی ڕاینەرە ئەو خۆی ناوی خۆی ناوە تاگەرایی ئەنارشیزم ئەنارشیزمیش یەکێک لە بنەماڵ بیرمەکانیان ئەوەیە کە سەر بۆ هیچ دەوڵەت حکومەتێکدا نامێنێت چونکە باوەڕێن بە تاک هەیە قەڵەمڕەوی عەقڵی تاک هەیە نەک حکومەت بیرمان بۆ بکاتەوە ئەنارشیزم چێ دەسەڵات ڕەدەکاتەوە نیە پێی وایە وابزانم ئێستا وەڵامی جەنابی شتێتی هەیە ئێستا ئەوژەیەمەوە ئەنارشیزم پێی وایە ئێمە پێویستمان بە حکومەت نییە کە ژیان ئێمە ڕێک خات عەقڵی خۆمان بڕیارەدات جا تاگەراییش باوەڕکردنە بە توانای مرۆڤ مشکلەکە چییە لە کۆمەڵگەکانی ئێمەدا وەکوتیشم تاک وەک کەسێکی لاوە سەیرەکرێت وەک کەسێک سەیرەکرێت کە ناتوانێت بۆ خۆی بیر بکاتەوە ڕاستی ئێستا من لە ژیانی کۆمەڵایەتی خۆمان ناتوانم هەموو پێداویستی ئابووری کۆمەڵاتەکانی خۆم جێبەجێ بکەم بەڵام مانای ئەوە نیە من ناتوانم بیرکەمەوە بۆ خۆم مانای ئەوە نیە من ناتوانم بڕیار لەسەر چارەنووسی خۆم بم چی باشە و چی خراپە کۆمەڵگە پێویست ناکات بیرم بۆ بکاتەوە یان دەوڵەت یان حکومەت دەست خاتە ناو کەنارینەکانەوە کەواتە لینکەکە لێرەدایە تاگەرای ئەنارشیزم لێرەدایە کە ڕەتکردنەوەی دەسەڵاتی زۆرینە یا حکومەت یا نەریت یا ئەم کۆمەڵگەیە بەڵێ جیاوازێکە شەوەیە کە ئەنارشیزم بە تەواوەتی هەموو شتێک ڕەتەکاتەوە دەوڵەت ڕەتەکاتەوە حکومەت ڕەتەکاتەوە پۆلیسە ڕەتەکاتەوە هەموو ئەمانە ڕەتەکاتەوە بەڵێ بەڵام تاگەرایی ئەمانە ڕەت ناکاتەوە تاگەرایی کە بوو معنایەوە نییە کە حکومەت نەبێت ومعنایەوە نییە حیزب نەبێت لیبرال لە لیبرال ئەوە نییە ئەوەی سەوتم لە لیبرالیزمە دەوڵەت بۆی نییە ناڵێت دەوڵەتمان ناوێ دەوڵەت بۆی نییە دەست بخاتە کاروباری ژیانی تاکەوە تاکش پەرژینێکی پارێزراوە بۆ مانایە بەڵام ئەمەش ڤێژنی زۆرە کاکجیات ئەنارشیزم ڤێژنی زۆرە جۆری زۆرە تاگەرای جۆری زۆرە وتم لە هەموو بابەتەکانە بۆ نمونە کەسێکی هونەرمەند تاگەرایە ئەگەر کەسێک هونەرمەند بێت تاگەرە نەبێت لە کوێ ئیلهامی بێ بەردەوام بیر لە نەریت و کولتور و ئاین بکاتەوە چۆن ناتوانێت داهێنانێکی هونەری بکات ئەگەر تێپەڕاندن نەبێت ینی تاگەرای تێپەڕاندنە بەڕاستی ئەگەر ئەو بوێری سنوور تێپەڕاندنی نەبێ ئەڵا قەت ناتوانێت بێ بە هونەرمەندێکی داهێنەر هونەرمەندە بەڵام داهێنەر نییە کارێکی ناوازە دروست ناکات ئیتر گۆرانی بێژە پەیکەرتاشە چییە چی نییە ئەوە ئەو خاڵی جەنابی شت ئەوە یەکێکە لە ڕێگا چارەکان ئێمە چۆن لە کۆمەڵگە ئێمەدا بۆ مامۆسا بەرەو تاگەرای ئەبێ لە پەروەردە دروست بێ بەڕاستی وکوتمان لە ڕووی کولتوری و فەرەنجیەوە بێ ئیش لەسەر بکەین بەڵام لە پەروەردەوە بێ دروستیکەین ئەوی لە مناڵەوە بەڕاستی لە مناڵەوە جا خۆی ئێمە لە کۆمەڵگە ئێمەشدا تۆزێ لەوانەیە حکومەکەی من ڕەحایی نەبێت بەڕای سەی ناکەین بەڵام ئێمە چۆن تاکوژین مناڵ کوژیشین پێناسی مناڵ چی لای ئێمە سیرکە پێناسە خراپە مناڵ کەسێکی نەفامە ناتوە عەقڵی نییە کاکە مناڵ چۆن عەقڵی نییە بەس مناڵ عەقڵی هەیە بەڵام بیرکردنەوەی سنوورە لەبەر ئەزمموی نییە ئەجینا مناڵ توانای زۆری هەیە فێربوونی هەبێت جا تۆ لە مامۆستا بێت ئەگەر جۆر مناڵ بە نەزانێک سەیرکەیت بە کەسێکی نەفام سەیرکەیت چۆن ڕەفتاری لەگەڵاکەی بەتونتیژی شت ساغەکەیتەوە بەسەریا ناڵی بیرکاتەوە ناڵی پرسیار بکات خەیتە ناو قوتووەکە و بەردەوام ئیشی لەسەرەکەیت بەس ئەو پرۆسە پەروەردە مۆدێرنی کە ئێستا هەیە قوتابی سنتەرە تاک سنتەرە نەک مامۆسا سنتەرە مامۆسا گوێزەرەوەی زانیاریە بەڵام مامۆسا دەوری هەموو سەرەکی نییە لە پۆلە مامۆسا ئەبێت بیر و هۆشی قوتابی بکاتەوە وەکوتم سوکراتێکە بێتەوە بە سوکرات وەکو سوکرات ڕەفتار بکات نەک مامۆسا پێی وابێت ئەمە ئیتر هەموو زانستەکانی لە هەموو شتێکە زانێ ئەو مناڵە نەفام و نەزانە بەڕاستی ئامی کە تۆ ئێڵێ بەم مطلقیە کە قسەکردن لەسەر بابەتە پێم وایە دەقیق نییە لەگەڵ ڕێزمە جارە خۆرهەڵاتدایە پێناسی تۆ چیە بۆ خۆرهەڵاتی جوگرافی خۆڵاتی کولتوری خۆڵاتی زمان و ئەمە بەڕاستی لە خۆڵاتناسەکان ئەم چۆکەدا بە دروستکراوە یعنی تۆ چۆن بەکاری نازانم بەتایبەتی ئێستا لە ماوەیە زێفلێکی بۆ خۆشبەرایی کە زۆر بەکارێن بە خەرعەمیە ینی بە خاتە یەک تۆ بەڕاستی زۆر کارەساتە خۆڵات پاکستان ئەڵێ مالیزیا ئەڵێ کوێ ئەڵێ ینی لەبەرەوە ئەمە لەم بۆ حەزەکەم کەمێک دەقیقتر یاخود بینتر قسە بکەین چونکە چەندین کۆمەڵگای جیاواز و دەموچاوی جیاواز وڵاتی جیاواز کۆمەڵگای جیاواز هەیە سەر ڕایوەکی خاڵی هاوبەشیش هەیە دووهەمیان ئەوەی کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی تاگەرانیە و کۆمەلگایەکی گروپگرایە و قسەنێ خێت مناڵ بۆ شوازم لەگەڵ ڕێزمە دیسانەوە ینی ئایا لەسەر چ کەیستەدیەک لەسەر چ داتایەک لەسەر چی فیلدوەرکێک بوارێکی مەیدانی تۆ گەشتی بەم نەتیجەیە چونکە بەڕاستی گۆڕانکاری ڕوویە ینی ئەو گۆڕانکاریانە لەگەڵ ڕێزمە و زمانی شێزا حەسەنە قسەی پێگرەشتاکان مزگەوت زیندانە کۆمەلگا زیندانە خێزان زیندانە قوتابخانە زیندانە زانکۆ زیندانە پێسەژە ئێڵێتەوە بەڕاستی ئەوانە ماوە ینی هەر بۆ نمونە ئەگەر
شتەکە بە نەزەری و قسەی هین نەبێ یعنی ئێستا بن حەورا خوشکێک بووین هەومان لێک لە ژوورنیوە تاخۆتین ئێستا هەموو برازە قشەزای هەر هەموو ژووری تایبەتی خۆی هەیە یعنی هەمووی جۆرە لە ژیانی تایبەتی خۆی هەیە لە بڕیاردانە جۆرێک گۆڕانکایی ڕوویاوە لە مزگەوتەکانە گۆڕانکار ڕوویاوە لە خێزانە گۆڕانکار ڕوویاوە لە قوتابخانەیە گۆڕانکار ڕوویاوە جەناب لە زانکۆم میش لە زانکۆم گۆڕانکایی لەو بەکارێزیە کە من خوێندنەوەتەکانە لەگەڵ ئێستایا لەم هەر مامۆستا قوتابی مناڵم پێرفێکە بەس لەگەڵ ئەسمان قسە مطلقانە بڕێک پێم وایە دەقیق نییە خاڵێکی تریش کە بەڕاستی کۆمەڵگەی کوردی کام بەشێک کۆمەڵگەی کوردی يعني أصلاً بقول من السليماني شو صار اللي كرسي لو ما تقي خوار السليماني جاو يستوى دوس صار اللي شو متى باش يسوي السليماني شو مكان يقولش بقول من كرسي خوار مثلا دو هي زوج جواز دوش إنجليزي زوج جواز يعني جنجي خوار والسليماني لو كمالجا لو شيء أو نازل ناقري شيء يعني تراديك خوانواري واسي خوانواري ياخذ استي بيود خزانة كانت كلاوترا زوج جواز لو باش يسوي حنا لو شارك جا من الناس عم بصير تقول شو تعمل كي بو همو كومو كيكودي وبيرشتيش بو همو خرطلا يعني برا قرانكاري بسرعة آخر تبين بقول تبين أخير لكن أوعي كم موضوع تاجرايز فاجرايز راسي حبنية أمانة وكدو شبكي اصطدام يعني كلاش بيكوب يعني كده طاو كرد يعني بو بيشاك تاجرايز بيجي شو تاجرايز كده طاو كده يكتبن هاوسنگیەک بپارێزرێت کە کۆمەڵگەش سەرکەوتوو بن تەڕادێک داوانە کۆمەڵگەی یابانی تەڕادێک سەرکەوتوو بە لە ڕێگان هاوسەنگی ڕاگرتن لە نێوان پاراستنی ماف و ناسنامەی تا کەەوە ماهێشتنەوەی گروپ و کۆمەڵگا ماوەساجیات پرسیاری ئەوەی کرد کە ئایا مۆزوعی دیموکراسی و مۆزوعی تاگەرایی و ڕاستیە دیموکراسی بە پێشەوانەوە دیموکراسی خۆی ئەڵێ حکمی زۆرینە خۆی دیموکراسی یەکێک لە هەڕەشەکانە بۆ سەر مافیتا ئەوەی کە هەڕەشەنە دیموکراسی لیبرالیە كاوي لهمان كاتا ببرگریکردن لە مافی کەمینە ئێستا گرنگترین ڕەخنە لە دیموکراسیە وەیە کە لە بەرامبەر زۆرینەی مطلقە زۆرینەی ستەمکارە بەرگری لە تاکەی و بەرگری لە کەمینە بکەی کە ئەوەش دیموکراسی لیبرالیە و ئەوەش کە دەوڵەت کە لیبرالیزم دژی تەرەستێوەڕای دەوڵەتە دیسان ئەوەش گۆڕانکاری بەسەر هاتووە ئێمە گەر لەدایک بوون دروست بووین دەوڵەتی ڕەفا لە ئەوروپایە وێڵفاستەی بەشێک نییە لە تداخلی ئیجابی دەوڵەت بۆ کۆمەڵگا کە ئەمەش دیسانەوە یەکێکە لە بەرهەمەکان یەکێک لە کیشەکانی لیبراڵەکان کە چۆن دەوڵەت لە کاتی پێویستە تداخلکا بۆ پاراستنی کۆمەڵگا وەک لەوەی لە کۆرۆناڤایرۆسە بینیمان وەک لەوەی لە سیستمی سۆشیالای بینی وەک لەوەی کە لە سیستمی قەیرانەکانە بینی قەیرانە ئەوروپیەکانە کە چۆن دەوڵەت تداخلەکە لە سیستمە پاکەکانە دەستەکان خۆش بێت توژیان لە ڕووی میدۆدی و قسەکە تەواوە کە تۆ نابێت بە گشت و بەڕەها قسە بکەی من ژوورم ئەگەر بەڕەهایی قسە نەکەم هەم زۆر جار تۆ لە تەکنیکی ڕوونکردنەوە سیمیناردا لە بابەتێکە کە دەوێت ئیشی لێ بکەیت ڕوونی بکەیتەوە بە جۆرێک هێڵێکی کێشی لە نێوان ئەم بەرو ئەو بەردەبۆی بابەتەکە بە ڕوونی خۆی بێت دەر و بەرچاو و ڕوونی زیاتر بات و خەڵکە باش دەتێندا سەبارەت بەوەی کە وتێت چەمکی خۆرهەڵات و ئەمە ڕوون نییە ئەمە منیش خۆم لە چاوکەم باسی خۆرهەڵات دەکەیت ڕاستە لە بنەڕەتدا چەمچێکی با بڵێن ئۆریێنتالیزمانەیە بەڵام تازە هاتووە کوچۆنڵی هەڵەیەکی باوە ئێمە دووبارەیەکەینەوە ئێمە بەچی ئاماژەیە کە باسی ئەم ناوچەی خۆمان بکەین و ئەم کولتور و فەرهەنگە بکەین بەڕاستی ڕاستی شەکاڵی خۆڕڵانان خۆڕڵاتە کوردێ جیاوازە موسڵمانێکی کورد جیاوازە لە تووشێک لە عەرەبێک لە فارسیان پیاوە باسی کرد و مامۆستا باسی کرد بەڵام کۆمەڵی خاڵی هاوبەشی شێکە تۆی جاریتەوە دووەمیش کاڵی خۆڕڵاتی کولتوری یان جوگرافی لێک جا ناکرێتەوە ئێمە باسی ئەو جوگرافیە ئەکەین لەم جوگرافیا کولتورێک هەیە باشە کولتورێکی زاڵ هەیە بەڵام لەم کولتەرە زاڵشدا کۆمەڵێک جیاوازی هەیە سەب کەڵچەر هەیە خۆ دەوەی لە بواری سۆسیۆلۆجی ئەگەر شارەزاری سەب کەڵچەرمان هەیە ئەم ساڵ کەڵچەرانەش بەشێکن لە کولتورانە بەڵام کولتورە زاڵە باوەکە لێدا چییە نەخشەبی چییە با بڵێن خاڵە سەرەکیەکانی چی بە چیان ناسرێتەوە ڕاستە لە سەردەمی ئێمەدا کۆمەڵێک گۆڕانکاری ڕوویداوە بە تایبەتی لە سەردەمی دیجیتاڵدا مرۆڤی دیجیتاڵی بە جۆرێک بەرەو تاک گەڕاوەتەوە دۆزینەوەی خۆی بینیوەتەوە تایە بەڵام جاری باشە کۆمەڵگا خۆی بەرهەمێنێتەوە لە ناو کۆمەڵگای دیجیتاڵدا ئەمە ڕاستە گۆڕانکاریی گەورە هاتووە بەسەر مرۆڤی ئێمەدا بەڕەهایی نییە و هەمیشە باش نییە کە بعد قسە بکەین سەبارەت خاڵی باسی دیموکراسیت کردوانی توجان بەڵێ دیموکراسی من ئەوەی کە لە مامۆستا تێگەیشتمێن مەبەستی دیموکراسیەوەی لە بنەماکانی ئازادی بیر و ڕای مرۆڤە بۆ مانایە سەیری کرد بەڵام مۆدێلەکانی دیموکراسیوانەیە سۆشیال دیموکراسی ئەوەی کە جەنابەت باس کرد دیموکراسی لیبراڵە ئەوانە مۆدێلەکانی جیاوازە و کەتەکەێت بە جیاواز قسەی لەسەر بکەیت
سەبارەت بە پرسیارێکی تریش تیبینی تریشت بۆ خوا لە بیرم چۆوە بەڵێ ئەوەی مۆزوعی دەوڵەت کە نابێت تەداخلکاری بەڵێ ڕەتکردنەوەی جفات بەڵێ ڕەتکردنەوە ئەو ڕەتکردنەوەیش دوو ئەکرێت دکتۆر جان پێویست ناکە بەرامبەرەکە دژبێک بن یەکتر تەواوکردن بێت بەڵام وەکوتم لەم سەدەی ڕابردووە زۆر دیبیت و قسە لەسەر ئەوەکرێت بە تایبەتی لە کۆمەلگا ئەوروپیەکاندا سیستەمی سۆشیال دیموکراتە قسە لەسەر ئەو تاگەرایی ئەکرێت کە بەرەوە چه ئاراستێکی ڕۆشتوین بەلاو چ ئاراستەیشتر بڕۆین لە سیستەمی ئابووریدا دووهەمیش مەسەلەی پاتەرنالیزمە خۆت بەزانی پاتەرنالیزم باوک سالاری تاگەرایی دژی باوک سالاریە دەوڵەتی ژوک و باوک دەور ببینێ لەوانێ ڕەدەکرێتەوە بەڵام تا کوێ مەسەلەیەک لەو شتانەی کە ماڵتی کاڵچۆرالیزمە لە وڵاتە ئەوروپیەکانە بازەکرێت وانە لە وڵاتە ئەوروپیەکان و ڕۆژئاوادا بازەکرێتەوە دژی چەمکی ڕۆژئاوایی با بڵێن من ناتوانم بڵێم ئەمریکای ئەوروپایە لەوێ بازەکرێت ماڵتی کاڵچۆرالیزم تۆ باسی کۆمەلگایەکەی ئەی خەیناکە کەنەدا و ئەوروپا و ئەمریکاوان ناتوانین هەمووی بە یەک جملە بە یەک پەرەگرافۆک لەوەی کە لەگەڵ ڕێزمە ئەو زمانی کە لە منیش دژی دیدی جاواگەرایم دکتۆر ئیسلام لە مالیزیایە ئیسلام لە مالیزیایە زۆر جیاوازە لە ئیسلام لە پاکستان بەڵێ ئیخوان موسلیمین لە تونسا زۆر جیاوازە لە ئیخوان موسلیمین بەڵێ بەڵام ئێمە ناڵێن وڵاتە ئیسلامەکان دوجارە ناڵێن وڵاتە ئیسلامەکان آخر ئەوەش دیسانەوە گۆڕەقەڵە ئەی بەنەچی نایبەرین دکتۆر جان ئەی بەچینە وڵاتە ئیسلامەکان مۆدلی ئێرانیت هەیە مۆدلی تورکیت هەیە مۆدلی تونسی هەیە مۆدلی مالیزیت هەیە ئەتوانی بڵێ مۆدلەکان جیاوازن بەڵام هەمووی لە ژێرێک چەترا پێ کۆبێتەوە پێڵە وڵاتە ئیسلامەکان بەڵام ئایا ئەم وشەیە وەکو تێرم مانایەکی تری لە پشتەوە نیە کۆلینالیزم مانایەکی ڕاسیزمی لە پشتەوە نیە مادایەکی ڕەتکردنەوەی کولتوری خۆڕەڵاتی ئەوی تر نییە ئەوان بابەتێکی ترە و کە من قسەم لەسەری ئێستاەوە منیش ئەو تێبینێم هەیە بەڵێ بینیتە لە وڵاتەیە سیستەمێکی ئاینی بەرچاو زەبکردەوە بەڵام لە وڵاتێکە کە لە وڵاتێکتانەوەشی هەمان دین ڕۆڵێکی خراپ ببینێت لەبەرەوە ئەم مطلق قسەکردنە کە بۆ نمونە ئیسلامیشی پێشکەوتووە تا سنگافورە لە ئێستا لە حوتێن وڵاتی پێشکەوتووە بەڵام لەوەشە موسڵمان شوێنێکدا لە سوودانە مۆدلەکەی بەڵێ دکتۆر جان هەر سەر بە وڵاتی ئیسلامیە بەس مۆدلەکەی جیاوازە من هەرەوە ناتوانم ڕووکردنەوەم سەبارەت بۆی کە جەناب دەڵێ لە کوردستان و سلێمانی ئەوەی تۆ لە گوندێگەژی ئەوە پێڵەن کۆمیونیتیە ئەوە کۆمەلگای کوردی نییە تعبیر لە کۆمەلگای کوردی ناکات تۆ ناتوانانی سامپڵی وەرگری بیکشتێنیت لە کۆمەڵاسیە ئەیدەوەرە با بچین تۆ خۆ پرسیارە لە من کرد بامی ژەمان پرسیار لە تۆ بکەمەوە لە بەرئەنجامی چی کە تۆ پێ دوایە کۆمەلگای کوردی هەمووی بە زۆرینەوەیە من لە گوندێکی زۆر خۆشگوزەرانە ژیم با بڵێن لە تاوەر جافە ژیم چۆن نەتوانم تەعمیمی کەم بەسەر هەموو پارێزگای سلێمانیە بە هەموو گەڕەکانی سلێمانیە ناکرێت ئەمە بریتی ئەتوانین دکتۆر جان لە ڕووی سۆسیۆلۆژی پێڵن کۆمیونیتی جیایە و جوواک و ئێجا ئەم وشانەمانەیە کۆمەلگا گشتە گەورەکەیە کە هەمومان تیا بینەوە کۆمیونیتیش ئەو جوواکە بچووکەی کە تیا بینین مەبەسمان ئەو جیاوازیە هەیە بۆ مانایە بەرئەنجامی چی ئەوە بەرئەنجامی سەرنج و تێبینی و خوێندنەوە بەڵام خۆ من نەچوو منیش داتا بۆ کۆلێکت کەم مەسەلەن لەم کۆمەلگای چەندی خوێندەوارە و چی کرد و چی نەکردو ڕاستە بەڵام وەکو کەسێکە من ئەزمونم هەیە لە خوێندنەوە لە نووسین لەوانەوتنەوە تێبینیکردنی میدیای کوردی کۆمەڵگای کوردی کە بەردەوام تێبینیەکەم ئەپدێتێکەکەمەوە ئەو سەرنجانەی کۆم کردو ینی میتۆدەکەی من سەرنج و تێبینیکردنە بەڵام میتۆدەکەی منیش تۆ بڵێ 100% ڕاستە منیش وتم ناتوانم قسەکانی خۆم 100% بەڕاستی وەرگرم تاواو کوتم ئەها بۆ چوون و تێگەیشتنی من هەر پێشمتان کەوتم بلەمانەیە دەستەکانە خۆش بێت سپاسکار دکتۆر کاگارانجان بەڵێ بە حەقەت ینی باسێکی زۆر گرنگ بوو بەڵام ئەبوو ئاماژەت بۆ بدایە کە مەسەلەی کارگەرایی یا کارڕەوی یا بڵێن ئیندیڤیدوەڵ فریدم چۆن ئەم پرۆسێسە هاتووە پێشەوە چۆن پەرەی سەردووە لە کۆمەلگای خێڵا لە کۆمەلگای تا ڕیز خێڵ یا سەرۆک کەسێک فکری کردوەوە بەو مانایی ینی تاک ینی بۆی نە بۆ بیر کاتەوە ئەو لە باتی هەمووی بڕیاریدا و لە باتی هەمووشی فکری کردوەوە بەڵام لەم ڕۆژە ئێستا ئەگەر بڕێنەوە تەنانەت بۆ پەیوەندی خێزانەکان ینی چەند ساڵێ بەر لە ئێستا لە خێزانێکا 5-6 کەس بوون تەنها تەلەڤیزیۆنیشان هەبوو ئێستا هەر مناڵە هەرێکەوت تەلەڤیزیۆنیشان هەبوو لە خێزانێکی 6-7 کەسیە
یەک تەلەفۆنیان هەبووە ئەگەر هەبوو ئێستا هەر یەکەم تەلەفۆنی وەیکرێت بەمانای زانست یان بە ڕاستی بڵێن تەکنۆلۆژیا دەورێکی زۆر کاریگەری بینیوە لەوەی کەوا مرۆڤ بەرەو ئەو ئاراستەی بێت بەرەو ئاراستەی ئیندیڤیدوواڵیزم یاخود بەرەو ئاراستەی تاگەرایی یا تاگەرایی بەڵام مامۆستا نەوزاد بەو شێوەیەکیش باسی تەکنۆلۆژیای نەکرد ئەجا پرسیارەکەم ئەگەرە چڕەکەمەوە بەڵای جەناب تەکنۆلۆژیا هیچ ڕۆڵی نەبینیوە لە پەرەسەندنیان بیر و باوەڕەدا زۆر ئاسانکاریش کرد و ڕاستی ئەمە وەکو بەکاربەری دنیای دیجیتاڵ بەدایەتی ئەگەر تۆ سەی تۆڕەکان وەرگریت چونکە لەم کۆمەڵگەی ئێمە بەکاربەری ئێمە تەکنۆلۆژیا زیاتر لە تۆڕەکانە بۆ زیاتر چڕێنەی ئامادەبوونی ئێمە زیاتر لەوێدایە جارێ لەو سەرەتایەداین بڵێن تەکنۆلۆژیا نەچۆتە هەموو بوارەکانی ترەوە زۆر لەوایدا سێرەکەی تاک بڵێ بردەوە دەگەڵڵا بێت بەجستە ئەبێت دەنگی خۆی قسەی خۆی ڕەنجی خۆی بۆ نمونە ئەمە جۆرێکە ڕاستە شتەکان سادەن لە فۆرم ئاسێکی زۆر سادە بۆ نمونە تۆ جلی خۆتە قاتێک کردیوە سەردانە کردو چایەکە خۆی و بلادەکە ئەمە جۆرێکە لە تعبیرکردن لە تاکێتی خۆت ڕاستە نمونونەکانت سادەیە وانە بڕۆنامەیەکە وەرگرتووە بەشدارم لە فلان کۆنفرانسە لە سەردانی فلان شتمان کرد ئەمە جۆرێکە لە تعبیر لە تاکێتی خۆت ممارەسەکردنی و تاکێتی خۆت کە هەیە دنیای تەکنۆلۆژی زۆر ئاسانکاری کردووە کە لە دنیای کلاسیکی خۆماندا باڵێن دنیا باوەکو وڵاتێکدا کە ئەو بوارەمان نەبوو بەڵام تەکنۆلۆژیا ئازادی زۆر پێبەخشین لەو کە توان تعبیر بکەیت مەسەڵەن سێرەکەیت لەم سەردەمی تەکنۆلۆژیا ئێمەدا جەستە چەند ڕۆڵی گرنگ نەبینێ ئیبراز دەکرێت بە هەموو فۆرمەکانەوە بە زۆری جەستەی تاک وێنە لە ڕێی وێنەکانەوە خۆت وێناکەی بەڵێ من یەک نقطە لەسەر قسەی دکتۆر بوو لە دکتۆر نازانم لە ڕاستیە دیموکراتیە هەرەوە نییە کە زۆری نەخۆی قسەکەینە بەسەر کەمینە یعنی من یەک پرسیار لە دکتۆر محەمەیەکەم دکتۆر محەمەد ئەو ڕخنانی کە تۆ هاتوون لەسەر گۆڕان ئەگەر بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی دیموکراتیانە بۆ وایە ئەو نە دژایەتی جەنابیانی کرد یعنی هەموو حیزبەکان لێرە ئەو نە نادیموکراتی کە لەگەڵ ئەندامانی خۆیان هەر ڕخنەیەکت بۆ ئەکەن بە خۆی لە ناتوانێت ڕخنە بگریت هەر زۆر ڕخنە بگریت دەرتەکەنە دەرەوە یعنی دکتۆر محەمەد خۆی یەکێکە لەو کەسانی کە تەنها ڕخنەی هەبووە پیاوە هیچی تری نەبووە خۆتفەنی ئەڵڵا بتۆ بەرامبەر بزوتنەوەی گۆڕان چ ناوەیەکت هەیە ئێستا بەدەست بزوتنەوەی گۆڕان چۆن دژایەتیان کرد یعنی ئەلوایە کە پەیوەندی دیموکراتیت و پەیوەندی تاگەرایی زۆر توندەرەیە دیموکراتیت تەرەوە نییە دکتۆر کە تەنها زۆرینە خۆی قسەکەنی بەسەر کەمینە زۆر سپاس زۆر دەسپەر دکتۆر بەنسبەت منەوە بابەتێکی فەلسەفی زۆر جوان بوو بۆ زۆر دەستخۆشی بیەکەم قسەیەم بۆ تۆ نییە لە ڕاستی بۆ بەڕێزانەی کە مداخەلەیان کرد قسەکردن لە تاگەرایی لە ڕاستیە قسەکردن لە معریفە یعنی خۆی بوعدێکی فەلسەفی ئێمە قسە لەسەر فەلسەفا ئەکەین بەڕاستی ینی ڕەنگە هەموو نمونەیەک ڕێگە پێدراوە بەڵام هەموو نمونەیەک مەسەلەن بۆ تاگەرایی لە جێگای خۆیان نەبێ ڕۆڵێن ئامانجەکەی نەپێکی دکتۆر من لە حەزم لەسەر قسەیەکی جەنابەت هەیە هەڵبەت وەکو ڕەخنەنا بەس وەکو کێوی نام یەکگومان وایە بە بڕای من هونەرمەند تاگەران نییە بەڵکو داهێنەر تاگەران چونکە ئەشێ مەسەلەن بۆ نمونە ئاکتین نواندن هونەرە بەڵام هاوکارکارێکی جەماعیشە پێویستی بە کارێکی جەماعیە بەڵام ئەوەی کە ئایدیای هەیە یا داهێنەر و خۆڵکێنەرە فعلەن ئەتوانین بڵێمە داهێنەرێنیش تاگەرایە زیاتر بۆ داهێنەر بە بڕای من لە جێگای خۆیەتی و پێشم سەیرە کە تۆ لە کۆی باسەکە تا باسی سینەمان نەکرد چونکە سینەما بۆعدێکی فەلسەفی یا باڵێن تاک ڕۆڵی زۆر کاریگەری هەیە لە کای بەرهەمێنانی سینەما بە هەمان شێوە ڕۆڵێکی زۆر گرنگی ژەبینێ لە فەلسەفاندن یا با بڵێن چۆن وڵی جۆرێک لە ئاشناکردنی مەعریفە بە کۆمەڵگە ڕۆنتری بکەیتەوە چۆن لە سینەمای تاگەرایی مەسەلەن بۆ نمونە بیریارێکی وەکو دۆڵەس یا فەیلسوفێکی وەکو دۆڵەس چۆن لە وێنە ئەگا و وێنە ڕەنگ نییە مەسەلەن لە زەهنی هەموو کەسێکا وەکو یەک خوێندنەوەی بەو بکرێت بەڵام وێنە خوێندنەوەی وێنە لە تاکێکەوە جارێکی تر ڕەندانەوەی لە ناو کۆمەلگایەوە کە چۆن وڵی عکسکردنەوەی بۆ ناو کۆمەلگا توانێت ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێ و دوجار ئەمە ئەو داهێنەرەیە کە باسیەکەم و داهێنەر لە ناو سینەمایە بۆیش زیاتر من تەرکیزم کردە سەرەوە ڕوونەیە زیاتر ئەمە لایەنێکی
ڕۆڵی تەکنۆلۆژیا جارێکی تر هەر ئەگەڕێنەوە بۆچی مەسەلەن تەکنۆلۆژیا یا بەڵێن ڕۆڵی تەکنۆلۆژیا لە جەوهەری تاکگەراییە لە ڕاستیە جارێک تەرەوێ بگەڕێنەوە بۆ ڤیدیۆ جارێک تر بگەڕێنەوە بۆ بڵێن بۆ هونەری سینەما چونکە دوجار ئێستا ڤیدیۆ خۆی نەکات سینەما بە شێوەیەکی گشتی یعنی بەرهەمهێنانی سینەمانە هەر ڤیدیۆ گەیم خۆی گەورەترین کێشەی بۆ فەلسەفەش دروستکرد ئەو کات تاکیشی خستوتە ناو جێژاوە و کۆمەلگاش خستوتە ناو جێژاوە بۆ لەبەرەوەی ڕەنگە بەقەدەر احترام هەیە مەسەن چیە دین عقل لە قاڵم نادا کۆمەلگا لە قاڵبەیە تاک لە قاڵبەیە من پێم وایە ئێستا حاڵیان ڤیدیۆ هەمان ئەو ڕۆڵابی ڤیدیۆ گەیم هەمان ئەو ڕۆڵابی مەسەلەن ئەوەندەی کە خوێنەری کوشتووە بینەری ئەکتیڤ کردووە ڕەنگە هیچی پێ نەبەخشێ بەڕاستی پێ بڵێم یعنی وەکەوەی کە فەلسەفە با بڵێن ڕۆڵە گرنگەکەی لە کار خراوە لە ڕێگەی ڤیدیۆ گەم کەش هەویرێکی ئاوچێشە ئەشێت با بڵێن زیاتر سیاسەتی سەرمایە و با بڵێن سیاسەتی لیبرالیزم بە بڕای من هەندێک شتیش هەیە تەعمیمە بەسەر کۆمەلگای کوردی و وەکو هەموو ئەو دەوڵەتە داگیرکەرانەی کە ئێمە بە دوژمنیان نەزانین بەڕاستی ئێمە خۆشمان و زۆڵمی زۆر گەورە لەم میلەتە چەساوایەکە بە دواکەوتوی ئەزانین بە نەزانی ئەزانین بە من پێم وایە دین بە کۆمەلگای کوردی دینێکی نامۆیە هەموو کوردێک تیرۆریز نییە ڕاستە هەموو ئیماندارێکیش تیرۆریز نییە هەموو کوردێکیش بەڕاستی ئاینی وەک خۆی وەردەگرت یعنی بۆیە کورد تاکە میلەتە ئیسفادەی لە ئاین نەکرد یعنی ئاین زۆر باش کۆدی کۆیلە کردو و کۆیلەش ناتوانێت داهێنەر بێ بەڕاستی و ناتوانێت سوودەوە بگرێ لەو ئاینە بگرێت کە پێی کۆیلە کرا بەڵام هەرمنا ئەم کۆمەلگای کوردیە مەسەن ئەگەر ڕۆڵی تاکیش وەربگرین بەڕاستی کاتێکە ئەچینە دەرەوەی سنتەر حتا لە ناو سنتەریش کۆمەڵێک فیگەر و کارکتەری زۆر زۆر گرنگ ئەبێ بیدۆزیتەوە ئیشی داهێنەر ئیشی ڕیسێرچەر ئیشی توێژەرەوەیە کە بێم کەسانە بدۆزینەوە چێ هەیە زڵەخا لەناسێ زڵەخای گۆرانی بێش وایە ڕۆڵی هەبوو لەناو کۆمەلگای کوردیانە بەڵام کۆی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ڕەفزێکردەوە بەڵام ئەم لەگەڵ ئەوەشا کە ڕەفزەکرایە لەگەڵ ئەوەشا کە منبوو زەکرا ئەو شایەیە جێڕا خۆشیە بەخشی وایە دان نمونی لەو بابەتی پێمە لەو بابەتەوە زیاتر سپاس کاکۆمەجیان زۆر زۆر سپاس کاگاران چەمالیش سەرۆزەکەی فەرمەبیرە ناسێوە زانمەوانەی کاکۆمەر زۆرتر لە حەزاتیش دەستخۆڵەکەجیان گەڕانێکی باش بوو بۆ یۆنان و بۆ ئێستەدەکانی ناوەڕاست و مۆدێرنۆمانە بەڵام بۆی من تێگەیشتبوو لەسەر تاکسێکی باشی پێشەوەی کە تاکرد بەستەوە بە بەرپرسیارەتی یعنی کێشەی قەیرانی ئینسان لەم سەردەمەیە لە هەموو جیهانان پێم وایە ئەو تاکڕەهەندەیە کە تووشی بووە با تا بەتەنها لە یەک ڕەهەندەوە سەری لەم جیهانەکە ئەو ڕەهەندەش چوو کراوەتەوە بۆچی بۆ خودی خۆی و لەو پەڕی حاڵەت و فەنتازیایە لە چوارچێوەی خێزانەکەیە دەرناسێت بۆیە چاکتر وایە کە باز لە تاگەکەین باز لە تاکێکی پۆزتیڤ بکەین نەک لە تاکێکی دابڕاوی گۆشەگیت کە هیچ بەرپرسیارەتێکی خۆی پیشان نادا بەرامبەر بە گشت بەرامبەر بە کای گشت و تاک گەرایی ئەتوانم بڵێم هاواتای ئازادیە ئازادی و تاگەرایی هاواتان بۆ یەکتر وە کێشەی ئێمە ڕەنگە زیاتر لەوەیە کە ئازادی ئازادین لە چی؟ ئازادین لەوەشا کە کاینێک دروست بووە بنەوەرێک دروست بوو ئەم بنەوەرە فەهمی نییە تێگەیشتنی نییە بۆ کایە گشتێکە و بۆ خۆشی بۆ خۆشی و بۆ کایە گشتێکەش لە مێژووی مرۆڤایەتیە بەردەوام و مناقەشەی هەبووە سیستەم مرۆڤ دروستەکە کەس دروستەکەیە کەسەکانن سیستەمەکە دروستەکەن ئەمە مناقەشەیەکی فەلسەفی قوڵە کە پێم وایە هەردوو لایەن تەواوکەری یەکترن من تا ئێستاکە ناتوانم تەسەووری حاڵەتە بکەم مەسەلە ئەناشیزمەکان باز لەواکەن کە کۆمەلگایە کە بەرهەمدێنن لە دەرەوەی سیستەم یا لە دەرەوەی دەسەڵات کە بۆ خۆیەوە مۆزوعێکی فەلسەفی قوڵە و مەسەلەی دەسەڵات چییە ئێمە لە زنێتی هەبوو لە خاڵدانێما کە باز لە دەسەڵات دەکرێت مەکسە دەسەڵات سیاسیمان تەنها لەبەرچاوە بەڵام لە کاتێکا کۆمەڵێک پنت و شوێنی تر هەن کامیان ئەوانش دەسەڵاتن و ڕۆڵیشان
ناتوانم بڵێم بەقەدەر دەسەڵاتی سیاسی بەڵام کەم نین ئەوانش بۆیە ڕەنگە قسەکان لەوا کورتکەمەوە کە ئێمە تاکێکمان ناوێت کە لە ئەوی تۆش پێوت ڕۆژاوە و من بەڕاستی هیچ معجیب نیم بەو تاکەیکە هیچ هەست بە بەرپرسیارەتێک ناکەن بەرامبەر بە هەموو ئەو جەنگ و کوشتارەی کە لە وڵاتان ناوەدا بۆ جارێکیش نایەتە سەرجادان ئەو تاگەرایە پێمان تاگەرایەکی سلبی ئەگەر ئاوا سێری بکەیت بەڵام ئەوەندەی پەیوەندی بە تایبەتمەندی ئینسانەوە بێ ڕەنگە ئێمە لێرە ئیشکالمان هەبێ یعنی ئێمە بەس ئەوەندە بتوانین تایبەتمەندی ئینسان بپارێزین سنوورێک لە نێوان خۆمان و ئەوی تراکە بیاڵینەوە بۆی کە ئەمە تایبەتمەندیە و نابێ بێ بچینە ناو ئەو ڕووبەرەوە مەساحب تۆما توانین هەنگاوێکی زۆر زۆر گەورە بدەین دەست بەڵام تۆ کە لە بابەتێکەکەنی سا قساکەیت نابێ پەرتو بڵاو ئاسۆی بڕێ دەبێت ستونی بچیتە ناوی و ئەو بنکۆڵە با بڵێن ڕێگ و ڕێشەکەی بدۆزیت و ئیشی منی شەرەوەندە بوو نەمیز فراوانی کەمی بەسم بەلایەنەکانی ترەوە کەوان هەمووی گرنگن و توانی قسان لەسەر بکەیت سەبارەت بە تێبینەکەی کاگارام زۆر جوانە من هەروە بزانم ئاماژەشم پێەیە یەکێک لە واتای نەرێنەکانی تاگەرایی کە باز دەکرێتەوەیە کە کەسێکی سەرە ڕۆیە مەسەلەن تەنها بۆ خۆیەتی خۆپەرستە خۆیستە لە خەمی گشتان نییە بۆ مانایە ئەمە جۆرەك نییە لەو تاگەرایی کە من لە پشتیۆم کە تاگەرایەکی فەلسەفیە کە بریتێ لە پرۆسێکی ڕۆشنگەری کە بریتێ لە بەرپرسایەتی من وتم ئەوەندەی تاگەرایی کە تۆ خۆجیاکردنە و یاخیبوون و خۆ دەرباسکردنە لەو کۆت و بەندانی کە هەیە لەو بۆکسە هاتن دەرەوەیە لەو ئاپۆڕێ ئەوەندەش بەرپرسیارەتی خاتە بەرامبەر خۆت و ئەوانەی تر چونکە تۆش ئەبێت ئەو ئەوانی تریش وەک خۆت سیرکەیت وانە ئەوەی کە بە خۆت ڕەوایە بینی بۆوانی تری سەرکەیت ئەمە تاگەرایی نییە من لەسەر جادەکە بە ئارەزوی خۆم لێ بخڕم ئەمە مەبەستمان لەوە نییە بە ئارەزوی خۆت بڕشە لەم کوێرم ناپارێزم بڕۆیت و بێیت و حساب بۆ هیچ شتێ نەکەی مەبەستمان لەوە نییە ئەوە تاگەرایی نییە بۆمانایە بۆ جۆرە مەبەستم لەوە نییە لەو حاڵەتە سروشتیە نییە ئەوە تەنها لە حاڵەتێکی سروشتیایە کە کۆمەڵگە ڕێنەخراوەی یاسایەک نییە هیچ قانونێک نییە هیچ ئەتەچێتێک نییە مرۆڤیش خۆی بەرپرسیارەتی خۆڵ ناگرێت هەرچوانێک بێ ڕەفتارەکات کە مەیل و حەزەکانێتی غەریزەکانی ئاڕاستەکەن کەوتم تاگەرایی مرۆڤ بە ئاگاهاتنەوەی خۆیتی ئەقڵ سەروەرە وانە ئەقڵ فەرمانڕەوایی توەیە بەڕاستی ئەقلی خۆت فەرمانڕەواتە نەک کەسێک کە بێبێ دەسەڵاتە دەروی خۆت مەبەستی شەمەوەنێک کە تۆ هەندێک دامەزراوەیە کە کۆمەڵگە بەرهەمی هێناوە ڕەتی کەیتەوە چونکە ئێمە دابڕێ لە سروشت ئەم دابڕانە لە سروشت خۆپیلانێکی پێشەکی نەبوو دژ بە مرۆڤ خۆی ئەنجامێکی گەشەکردنی کۆمەڵایەتیە ئیتر دامەزراوەکان دروست دەبێت ڕێکخراوەکان دروست دەبن وانێ دامەزراوەت کۆمەڵایەتەکانە چییە ئاینەکانە دەوڵەتە حکومەت ئەمانە دروست دەبن بەڵام خراپی لەمانە لەوەدایە کاتێک کە تاکەکان قودێن مافەکانی ئەخۆن بۆ مانایە بێت بێن مرۆڤ بەردەوام بخەنە ناو چوارچێوەیەکە و لەو چوارچێوە نێڵم بێتە دەرە ئەو کێشەکەی ئێمەیە مەبەستم ئەوەیە پرۆزەی تاگەرایی خۆڕزگارکردنە بۆ مانایە بەڵام خاڵیش نییە لە بەرپرسیارەتی یعنی تۆ هەست و سۆزت نەبێ بۆ هەموو مرۆڤەکانی تری خۆ تۆ تەنها خۆت نی لەم گەردوون و جیهانەیە بۆ مانایە بۆ مانایە اینجا ئەوە قسەکەشە هەر وەکو دکتۆر محەممەد وری یعنی ئەگەر ئێمە تاگەرایی بۆ جۆرە سیرکەین و کۆمەڵگە دژیەکەم لەلایەک ئەمە شتێک نییە لە مێژوودا هەبوو بێت بەڵام لە هەموو کۆمەلگا و سەردەمێکیدا کۆمەڵە مرۆڤێکت هەیە پەراوێز کراون بێزمانن ئەبێ پشگیریان لێ بکات ئەگەر کاتێک لەمە سیاست بێت ڕێکخراوەکان بیان حکومەت بیان دەوڵەت بێت پشگیریان بکات ئەمە دژی تاگەرایی نییە بۆ مانایە کە تۆ بە ناوی زۆرینەوە ئەکرێ ستەم بکەیت واکرێ بە ناوی زۆرینەوە دیموکراسی بی دیموکرات بی مافی پێشەر نەکەیت بەڵام مەترسی ئەوەیە کە بە ناوی زۆرینەوە مافی کەمینە بخۆی وەک چۆن ئێستا زۆرینەی موسڵمان لێرە مافی یەک کاکەیەکان و یەزیدیەکان و ناموسڵمانەکان خوا و زۆر جار لەوێش بە ناوی زۆرینەی مەسیحیەوە لەوەشەی مافی موسڵمان یا کۆچبەر بکەوێتە ژێر مەترسیەوە ئێستا دیموکراسی یاخود لیبرال دیموکراسی بەرگری لەم مافی ئەم گروپانەکەەوە بەرگری لە مافی تاکەکان لە بەرامبەر زۆرینەیە بەنسبەت گۆڕانیشەوە بەڕاستی خۆ دەزانی دۆخی حیزب لەم ناوچەیە بۆ جۆرەیە ینی شیعاری قەبەقەبە ینی سەبڕۆ پێڕووی ناوەی حیزبەکان بخوێنەرەوە بە هەر هەمویان ئەوەنە جوان و ڕاقیە باوەڕ ناکەم حیزبی لیبرال دیموکراتی بریتانیش و حیزبی دیموکراتی ئەمریکی زۆر جوان بەڵام کاچێتە جوانی تەطبیقی و عەمەلیەوە ئەوەیە کە ئەو کارەس ئەو دۆخەیە کە ئیبینین و بەداخەوە هەمیشە بێ بە کۆپی یەکتر یەکێتی نیشتیمانی قسەکە پشگیری نییە ئەوەتمان کۆمەڵگای ئێمەدا تاکەوانەی تر خۆ نا آخر
زاني جابه سياقان جاب بكرته كابتور يعني تو السياق كومالاتيه لستا جوجوري بحسبكي السياق سياسي جواز السياق كولتوريا جواز اي برا سياسه بود من اي بروجكت سربخوي تاع كومالجامات اسبوع لا خوندنا وبيقرا لا زواج وبيقرا لا توريجيان وبيقرا لا سفر وبيقرا يعني او لو او تكنولوجيا السر على نسبيا كان شيء بس شرط سربخويا وبتاع كاميرا خاوني موبایلی خۆیەتی خاوەنی فیسبوک خۆیەتی خاوەنی ئیمێڵی خۆیەتی خۆمەش بەشێکە لە ژیانی تایبەتی شخص بووە ئەو جیلی کە ئێستا هەر ئێستا ئەمانی لەم هینا دانیشت لەم وڵات دانیشتین بەراوردی جیلی خۆمان کە لە چ دۆخێکی لە ماڵێک لە چ دۆخێک لە ماڵە ژیاوین ئێستا لە چ دۆخێکی ترین چ لە ڕووی فیزیکی و چ لە ڕووی معنەویەوە ئەی بەڕاستی قوتابخانەش بە هەمان شێوە مزگەوتیش بە هەمان شێوە وەزارەتەش بە هەمان شێوە یعنی قڕانکارانی هەموو لە بەرژەوەندی تاکە بەڕاستی و قڕانکاریەک ڕوویاوە ئەگەر ئەو قۆناغا گواستنەوەیش نەبێت کە وەختیان دێڵێ کۆمەڵگەی ئێمە لە قۆناغی گواستنەوەیە لە گروپگرایی و وەتاگرایی بەڵام لەو قۆناغی گواستنەوەش بێ هێشتا بڕێکی زۆر سەربەخۆی بەدەستهاتووە لەو کۆمەڵگا لەو ئەوەی کە تۆ ناوێنی کۆمیتی بەبست بوورە و شوقانی گۆژە بەبست من گروپێکی داخراوی هەر یعنی هەر بەشی سەرۆی سلێمانی بۆ نمونە لەگەڵ بەشی خوارەوە هەر بەشی ڕۆژهەڵاتەکە لەگەڵ بەشی ڕۆژاواکەی جیاوازیە بێت لەوەش لە عادەت جیاواز بێت حەزەکەی تۆ بۆ منە بەچە جادەی شەخسیە بە ئەم بەرجادەکە و بەریجادەکە زانی دوو چی جیاوازن ئەمە چینێکی جیاوازە دکتۆر جان تعبیر مەکوتم ناتوانانی تۆ بەسەر هەموو کۆمەڵگە سەیریگەی کۆمەڵگەی تۆ یعنی ناتوانانی بڵێ بریتیە لەم گروپانە بەڵکو کاڵی کۆمەڵی خەسڵەتی گشتی هەیە لە ڕۆ سۆسیۆلۆژیەکەوە سەیرەکەی گشتیەکانە سەیریگەی ئەجینە بەڵام معنای ئەوەش نییە ئیتر 100% تاکان هەمووی مرۆڤەکان وا بیرەکەن و یا بیر ناکەن بۆ مانایە نیە ئەوکو سۆرینە سەیرەکەین بۆ مانە کاکتۆر یعنی دیموکراتیت ئەوە نییە کەوا دەسەڵاتی ڕەها زۆرینە لە بسەپێن بەسەرکەبینە یعنی تعریفی دیموکراتیت ئەوەیە کەوا کەمی ئەقەلیەت دوای ئەغلبیەت دەکەوێت بەڵام ئەبێ احتیفاز بە حقوقی ئەقەلیەتەوە ئەگەر نەیکرد معنە دیموکراتیت وەکو ئەوەی لە میسر ڕوویە لە میسر مرسی هەڵبژێرا بە هەڵبژاردنی دیموکراتی بردێەوە بە کەمێکی زۆر کەم بەڵام کە هاتنە سەر حکوم ئایا مراعاتی پرینسیپی دیموکراتیان کرد نەیان کرد لە سەردەمی مرسیا خێپیەکان کەنیسەکانیان ئەسووتا لە سەردەمی مرسیا عادل ئیمام سجن کرا حکومرا بە 3 مانگ لەبەرەوەی 20 ساڵ پێشەوە نایکرد لە سەردەمی مرسیا دکتۆر نەواساداوی غیابیان حکمی ئەدامی کرا هەر لەو سەردەما يعني لنا وبرلماني مصر كدجي دستوري مصر باغيانا اتوصل ذاته لصد انداء المسيحي بنيه كي امر بمعنى ايوه ديمقراطيكا نبردسه ديمقراطي نبر ديكتاتور يعني اما يعني كخلق قبولي ناكات لديمقراطي هو بديكتاتوري يعني اگر بونم مراعاه برنسيب الديمقراطيه من البدايه لبرام همو امريكا وغرب دجي مرسينا هاتو سيسيان دان زۆر سپاس کاگارام سپاس بۆ هەموو بەشداریەکان تاکە زۆر خزمەتتان سپاس زۆر خۆش بوو هیوادارین ئێوەش چێشت ئاوە گرتبێ سپاس بۆ هەموو مشارەکەتان